خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز پارێزگاری سلێمانی، بەڕێزان بریکاری وەزارەتەکانی پلاندانان و بازرگانی و پیشەسازی، بەڕێز سەرۆکی دەستەی توێژینەوە و دیراساتی استراتیژی، بەڕێز سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی، بەڕێز ڕاوێژکاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، بەڕێوەبەرە گشتیەکانی پارێزگای سلێمانی، میدیاکاران و ڕۆژنامەنووسان، مامۆستایان و خوێندکارانی خۆشەویست، بە ناوی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و ڕێکخراوی بیرناسەوە بەخێرهاتنتان دەکەین بۆ دیداری زانکۆ و بازاڕی کار. سەرەتای بەرنامەی دیدارەکەمان بە ساتێک وەستان بۆ ڕۆحی پاکی شەهیدان دەست پێ دەکەین. فەرموون. ئێستاش داوا لە بەڕێز خات و چراش هەماڵ دەکەین بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن بەڕێزیان با بفەرمێت. بەڕێز وەزیری خوێندنی باڵا، بەڕێزان بریکارانی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی، بەڕێز ڕاوێژکاری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەخێرهاتن و سوپاس و قەدرزانیمان هەیە کە ئەرێکتان کێشا و ئامادەی ئەم دیدارن. بەڕێزان ڕەنگە بپرسن ئامان شتیە لە سازدانی ئەم دیدارە. بێگومان ساڵانە ژمارەیەکی زۆر لە قوتابیان و خوێندکاران دەردەچن، بەشێکی کەم لەمانە کاریان دەست دەکەوێت کە لە بوارەکەی خۆیاندا بێ و خزمەت بە کۆمەڵگە بکەن و ئەم دەرچوانە زیاتر داوای دامەزراندن ئەکەن لە کەرتی گشتیدا، چونکە پێیان وایە کە کەرتی تایبەت لە کوردستاندا هیچ زەمانێکی نییە. ئەمەش دۆخێکی دەرونی خراپی بۆ دروست کردوون. بەشە زۆرەکەی ئەم دەرچوانەش ساڵ بە ساڵ زۆر دەبن. ئەمەش لەشکرێکی زۆری بەتاڵەی دروست کردووە لە هەرێمی کوردستاندا. ئەتوانین بڵێن ئێستا هەزاران کوڕ و کچی ئەم هەرێمە کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن بێکار و بێسەرچاوەی داهات لە ماڵەوە دانیشتون. ئەم کێشەیە خەریکە دەبێشە کێشەی زۆری ماڵەکان. ئەمانە داوای دامەزراندن لە کەرتی گشتی دەکەن لەبەر ئەوەی کەرتی تایبەت زەمانێکی ئەوتۆی نییە لە هەرێمی کوردستاندا، بە تایبەتی لە ڕووی خانەنشینەوە کە چەند ساڵێک ئەمانە کار دەکەن پێیان وایە کەرتی گشتی زەمانی هەیە. بۆیە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوە بکات بە کەرتی تایبەتە و بتوانێت هەلی کار بۆ ئەم دەرچوانە بڕەخسێنێت و گرنگی زیاتر بدرێ بە کەرتی تایبەت. نەک لە هەرێمی کوردستان بگرە لە وڵاتانی دنیاشان ناتوانرێت لە کەرتی گشتی ئەم هەموو دەرچۆ زۆرەدا بمەزرێنرێت. هیوادارین لەم دیدارەدا بە زمانێکی نەرم و خەمخۆری و دڵسۆزیەوە هەمومان پێکەوە دەست بخەینە سەر کێشەکان و چارەسەرێکیان بۆ بدۆزینەوانێ بۆ ئەوەی چیدی قوتابیان و خوێندکارانی ئەم هەرێمە بێئومێد نەبن و
تووشی لە ڕووی دەرونیەوە تووشی ناومێدی نەبن. دووبارە بەخێر هاتن سەرچاوان. زۆر سپاس بۆ خاتوچرا. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەین. بەڕێزیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتارێک. بە ناوی خی گەورە و میهرەبان، بەیانیتان باش و ئەم دیدارەتان باش. لە ڕاستیە پێش دەست پێکردن پێم خۆشە سوپاسی زانکۆی گەشە پێدانی مرۆیی و ڕێکخراوی بیرناس بکەم بۆ هەڵبژاردننی ئەو ناونیشانە و ئەو محتەوایی کە ئەمڕۆ لێرە لەم دیدارەدا دیبێت و گفتوگۆی جدی لەسەرەکە کە دەمێکە یەکێکە لە خولیا و لە ئەولەویاتی کاری خۆم وەکو وەزیری خوێندنی باڵاوە لەگەڵ ستافەکەم لە وەزارەتی خوێندنی باڵا ئێمان لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە هەفتەکانی یەکەمەوە بیرمان لەوە کردەوە کە ئەم ترادیسیۆنی خوێندنە لە هەرێمی کوردستانە بەرەو کوێ هەڕوە بۆ ئەوەی ئەو مووقعیەتە دەستنیشان بکەین. بیرمان لەوە کردەوە ئێستا بازاری کاری کوردستان پێویستی بە چی جۆرە دەستی کارێک هەیە، پێویستی بە چی جۆرە سکیل و تواناییەک و کارسازی و کارامەییەک هەیە. من لێتان ناشارمەوە، من خۆشم وەکو ئێوە بەرهەمی ئەو جۆرە ترادیسیۆنی خوێندنم، بەڵام ڕەنگە لە ساڵانی ناگەڕێنەوە بۆ پێش ڕاپەڕین، بەڵام لە ساڵانی دوای ڕاپەڕین ڕەنگە یەکێک لە ئەولەوێتەکان ئەو بێ بە نسبەت حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پلان و وەزارەتی خوێندنی باڵا ئەوانە بێ کە ئەم خوێندنە بەردەوام بێ بۆ ئەوی هەندێک کادر بۆ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێ بگەێنێ. من پێم وایە لە دوای 2023 ترم قسەیە ڕەوایی نامێنێت بێ بە زانکۆکان و ناوەندە ئاکادیمەکانی ئێمە ئاور لە بازار بدەنەوە وە کادر بەرمەبنای پێویستەکانی بازار، بەرمەبنای ئابووری گۆڕاوی هەرێمی کوردستان لەژێر هەلومەرجی گلوبالایزیشن و جیهانگیری و ئەو ڕێوشێن و میتۆد و ڕوئیانەی کە لەسەر اقتصاد هاتۆتە ئاراوە. ئێستا ئابووری بە خۆتانزان تعریفی تری هەیە، ڕەهەندی تری هەیە، کاریگەری تری هەیە. هەموو ئەمانە ئێمە وەکو میلەتێک وەکو نەتەوەیەک وەکو گەلێک وەکو حکوومەتێک ئەخاتە بەردەم بەرپرسیارەتی ئەوەی ئایا ئێمە دەبێت چی بکەین؟ ئایا ئێمە اقتصادی عالەم و دنیا لەگەڵ خۆمان بگونجێنین یا دەبێت ئێمە خۆمان لەگەڵ کاریگەریەکان و لەگەڵ عمق و ئەبعادەکانی اقتصاد و ئابووری دنیا بگونجێنین؟ من پێم وایە ڕێگە ڕاستەکە ئەوەیە ئێمە خۆمان بگونجێنین. بۆ ئەم خۆ گونجاندنە چی ئەکەوێتەوە ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا؟ ئێمە ئەبێ بیر لەمە بکەینەوە لەم چوارچێوەیە قەرار بدەین. ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا چەند جارێکی تەڕێن خۆشتان لە دیبەیت و منازەڕاتی تر و حتا لە ئەو ئیڤێنت و کۆنفرانس و تاسک فۆرسانەی کاکرێ لە کوردستان ئەمە تاکیدمان لێ کردوەوە کە پێویستمان بەڕی فۆرمیزەکردنی خوێندنی باڵایە بە جورئەتەوە. ئەگەر جورئەتی دەستکاریکردنی خۆمانمان نەبێ، ئەگەر نەچینە بەردەم ئاوێنەی حەقیقەتی خۆمان بەبێ ڕوتوش بەبێ مەکیاج ببینین، ئەوە بەڕاستی هەرچی ئەو قسانەیەکەن قسەی بۆ میدیا قسەی بۆ جۆرێک لە ینی ناتوانێت کاریگەری دروستکە و ناتوانێت تارگێت و ئامانجەکان جێبەجێ بکە. ئێمە زۆر لە وەزارەت مەژغوڵی ئەم پرسەی تیمی جیاجامان بۆ دروست کردووە لەگەڵ ئەو ڕێکخراوانە لەگەڵ ئەو ناوەندە زانکۆ و ئەکادیمەکانی خۆشمان قسەمان کردوکەوە بەردەوام ئەم تێگەشتانە و ئەم کۆنسێپتانە ئەبێ قوڵ بکەینەوە شۆڕی بکەینەوە بۆی بگەینە دەرەنجامێک کە دەرەنجامێکی دڵخۆشکەر بێ بۆ وڵاتەکەمان. چراخان باسی کرد کە ساڵانە دەچوویەکی زۆر لە کوردستان تەخەڕوجەکە و بەبێ ئەوەی بتوانێت هەلی کاری دەست بکەوێت. ئەرکی ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا دروستکردنی سکیڵ و تواناییە. وەزارەتی خوێندنی باڵا ئیشی تاعینکردن نییە. بەرادرانمان لێرە کاک زاگرۆز لێرەیە، نوێنەری حکوومەت لێرەیە، ئەو ئیشی کەرتەکانی ترە دایان بمەزرێن، بەڵام ئەرکی لە دواخستن نەهاتووی و ئەرکی ئەوڵ و ئەخیری وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە توانایی و سکیڵ و کارامەیی لە قوتابیان و خوێندکارانی کوردستانە دروست بکە، ئامادەیان بکە بۆ سێکتەرە جیاجیاکانی وڵاتی خۆمان حکوومەت لەکوێ پێویستی پیانە و کەرتی تایبەت و پیشەسازی و بزنس لەکوێ پێویستی بە ئەمانایە بتوانێت ئیسفادەیان لێ بکە. من تێدەگەم لەو معاناتی کوڕکچی وڵاتی خۆمان بەداخەوە کە هەلومەرجی وڵاتی ئێمە لەگەڵ خەون و خولیا و ئارەزوەکانی ئێوە نەهاتوەتەوە بەهۆی ئەو هەموو قەیرانە جۆرا جۆری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئەوانی کە خۆتان نەزان ئەو
ئاڵنگارێک گەورانین کە لە بەردەم ژیان بە شێوەیەکی گشتی دەوڵاتی ئێمە دروست بووە بەڵام نابێت ساردمان کاتەوە دەستەوەسان بین دابنشین و یەکەتی بێ بۆمان چاک بکە من وەزیر و وەزارەت بە دەفەت دەزانم بۆ ئینسان بتوانێت خزمەتی وڵاتەکەی خۆی پێ بکە هیچ کەسێک شتەمان خۆش نابێت کەم تەرخەم بین ئیمکاناتی ئەوەشمان هەیە وەکوتم بڕۆینە بەردەم ئاوێنەی حەقیقەتی خۆمان و برینەکانی خۆمان چۆن ئاوایی بیبینین و لەخوا بەزیابێ لە کۆمنتی ئەکادیمی کوردستان لە ناو زانکۆکان لە ناوەندە ئەکادیمیەکانی وڵاتی ئێمە نخبەی ڕۆشنبیری وڵاتی ئێمە حتا میدیاکاران تڕۆحاتی زۆر باش هەیە پێشنیاری زۆر باش هەیە من پرۆسەی ڕیفۆرمە بەسمەوە بە وەڵامدانەوەی یەک پرسیار لە چەندین شوێنی تریش ئاماژەم پێ کردووە با لە خۆمان بپرسین ئایا بەڕاستی کۆمەڵگای ئێمە ڕیفۆرمی ئەوێ یا هەلەمانەیە لە فەیسبوک و لە ڕۆژنامە و لە دیبێتەکان هەڵسین و مەجموعەی قسە فڕێبین و بڕۆین ئایا ئیرادەی سیاسی کۆمەڵگای ئێمە بەڕاستی تەقەبولی ڕیفۆرمەکە وە لە گرنگی و ضرورەتی ڕیفۆرم تێیەگە ئایا میدیاکارانی ئێمە نخبەی ڕۆشنبیری ئێمە ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی هەموو ئەمانە ئێمە بە خۆمانەوە بە تاکی ئێمە کە ڕۆژتا ئێوارە من پەیامی جۆراجۆرە بیسم و ئەبین و هەندێکی بەڕاستەخۆ ئەگاتە من بۆ خۆمی دەنێرن هەندێکشی بە ناڕاستەخۆ لە میدیاکانە ئێوە خۆتانە بین هەموو ئەو معاناتانی کە ئەمڕۆ لێرە دڵنیام دەردەشەی باشەکرێ هەموو پێمان گەشتووە من پێم وانەیە ئێستا لە بۆ ڕیفۆرمیزەکردنی خوێندنی باڵا بۆ بەستنەوەی خوێندنی باڵا و ناوەندە ئەکادیمیەکانی خۆمان بە بازاری کاری کوردستانەوە ئێتر پێویستمان بۆ بێ لە ڕاستیە گۆدۆیەک بێ پێمان بڵێ لێرە خۆمان هەموو فەهمی دەرکی کێشەکانی خۆمان نەکەین بەس مربوطە بۆ جوابە من لە تاسک فۆرسی دۆک شتێکم وت لە چوارچەوەی پرۆژە ریفۆرم و دیدگای ریفۆرمیزەی بۆ ریفۆرمیزەکردنی زانکۆکان لێ وتم زانکۆکان بارگرانین بەسەر حکوومەتەوە ئەتر جملەکەتە نیانش قسە بکەین ئەوە پنتێکی بچووکە لە ریفۆرمێکی گەورەتر ئێسش ئەیڵێمەوە ئێمە ئەگەر زانکۆکان بکەین بە ناوەندی زانکۆ و ئەکادیمە بۆ ئینتاجی این ئەکادیمیە حەقیقی ئەکادیمیەتی حەقیقی ئەوە پێویستمان بۆیە زانکۆکان سەربەخۆ بن لە ڕوویداراییەوە زانکۆکان بە مەفهومی نەسرە پێدانی ئەفواجی عسکەری نابێ بڕێ بڕێەوە ئەبێ ئاراستەی تەمویلەکە بگۆڕدرێت بدرێ بە خوێندکار بدرێ بە قوتابی من ڕەنگە ئامارێکتان بۆ بڵێم جێگەی سەرسوڕمامە بۆ ئێوە بەو وەزعەوە کە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان هەیەە کە ئینتاجەکەی جێگەی گلەیی و سەرنج و تێبینێ خوێندکارێک لە هەندێک زانکۆ 7 ملیۆن و نیو دینار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەکەوێت 7 ملیۆن و نیو ئەگەر ئەم 7 ملیۆن و نیوە دابن 7 ملیۆنە معدلێکی متوسط وەرگین حوتەکەی وەرەگرین ئەم حوتە بین بە قوتابی خوێندکار خۆی بڕوا ئەو گزانکۆیی کە ئێوێ لەوێ بخوێنێت ئەو سکیڵی کە ئێوێ لەوێ پێی پەروەردە بێ ئەو پێویستی بازاری کاری کوردستان هەیەی خۆی بڕوا لەوێ پێ بگا پێی باشترە لەوەی کە ئێمە هەموو ئەو پارەی بخێنە قورگی زانکۆکان و لە زانکۆکانیش ئەوە ئینتاجەکەی کە بەردەوام ئێمە گلەیمان لەسەر هەیە پێش ئەوەی کەس گلەی لەسەر هەبێ من خۆم گلەیم لە ئینتاجەکە هەیە چکە ئینتاجەکە بەشێکی زۆری فرسوودا بێ هەلیکاری دەست ناکەوێ بۆ سکیڵ و توانایی تا دروست نابێ ئەوی دیشی دۆخی حکوومەت و کەرتی تایبەت و پیشەسازی و بزنس ناتوانێت امتیساسی هەمویان بکە ناچار چیە بێ ناچار وردە ئەمانە فۆرمێکی تر وەرەگرن من ناوێنم بۆمبی مەوقوتەم فۆرمە بنزینی ڕژاو وردە ساڵانە دەیان بەرمی لە ڕێژین سەرجادەکان ڕۆژێکی دشقارتیدا و تەقێ بە سەرمانە هەموو نوێرانەکە تا کار بەوە نەگەشتووە نابێت جەریبین لەگەڵ خۆمانە و ڕازگۆبین لەگەڵ خۆمانە ئایا تاکید دەکەمەوە ئەگەر خەڵک بەتەما بێگە کۆمەلگای بەتەنەوێت دکتۆر ئارام وەک فریادۆز و سۆپەرمان بێ بەتەنە ریفۆرمەکە پێی ناکرێت خۆمە یەڵێ پێم ناکرێت ئەبێ لەگەڕێک ڕازگۆبین دوور لە ئیزدیواجێت دوور لە پۆپۆلیزم دوور لە کۆکردنەوەی لایک و کۆمنت وەرن وڵاتەکەمان چەندین جار وتومە لە بەردەم ئاریشەی خەتەرناک و مەترسیدار داین ئەزمونەکانی ڕابردووی ئەم گەلەی ئێمە ڕەنگە هۆز و خێڵ و نەخوێندەوار و ئەوانە مەترسی بوو بوون لەسەری وەڕوخاندی بێتیان بە مەسئولیەتەوە ئەم قسەیەکەم لە بەردەم ڕای گشتی کۆمەلگای کوردی و لە بەردەم وجدانی زیندوی میلەتەکەمانەوە قسەیەکەم فریای دۆخی خوێندن لە بنەڕەتەوە بۆ زانکۆکان نەکەوین ئەم ئەزمونە مهدەدە بۆی خەڵکی خوێنەواری بڕوانامەدار یان بە ڕێزێکی زۆرەوە لە نێو کەوانەیەکە ئەوانەی کە پیانەوترێ بڕوانامەی بێناوە ڕۆک لە بەردەم ئەو مەترسیان خوشک و برایانی بەڕێزم ئێمە خەوم نبینیەوە وەحیم بۆ نەهاتۆ لە خۆم بڵێم مشکلەمانەیە لە خوێندنی باڵا مشکلەمانەیە لە خوێندنی باڵیانی مشکلەمانی لە وڵاتەکەمان ئەوە خوێندنی باڵایە کۆمەلگای ئینتاجەکە لە هەموو دنیای مۆدێرنە قیەم بەها ئەخلاقیات علم زانست
لە وەزارەتی خوێندنی باڵاوی تاجکرێ لە هیچ وەزارەتێکی ترۆ نییە بۆیە ئەو جوملەیە زۆر زۆر ڕاستە بە بەردەوام کۆمەلگاکان پێویستە لە هەناوی ئەکادیمیا و زانکۆکان نەخوانین تاج بکەنەوە داخی گرانم من هێشتا خوشنود و دڵخۆش نیم بەوەی کە بتوانم بڵێم معادلەکە واهی نییە کە پێمانەوتری ئەوە زانکۆکانن لە هەناوی کۆمەلگا خۆیان ئینتاجەکەنەوە کەمە کارێکی یەکجار کارەساتیشە نەک هەر کارێکی خراپ چۆن ڕێ لەماناگرین بەو ریفۆرم و بەو چاکسازیانەی کە پێویستە بیکەین تەئکید دەکەمەوە داوا لە هەموو لایەک دەکەم لە کۆمەلگای مەدەنی لە میدیاکار لە ڕۆشنبیر لە ڕێکخراوی مەدەنی لە ئەکادیمی بەڕێزەکان لە مامۆستایانی خۆشی چەند جارێکم قساکەین وەکو پێویست ئێمە نابێ بە کەڵکەڵەی ئەم کۆمەلگایە یعنی شريحەیەک ناجوڵێنەوەکو پێویست بێ دعمی ئەم ڕیفۆرمە بکە وما على رسول إلا البلاغ المبين قسەی خۆمان کردووە ئەوەندەشی بەخۆمە کرێ من لەسەر لە پشتی ڕاوەستم ئەیکەم بەڵام دڵنیاتانەکەم ئەگەر خەمی ئێوەیە ئەگەر خەمی تاک بە تاکی ئەم کۆمەلگایە ئەگەر خەمی ئەو ناوەندانەیە کە باسم کرد ورن با پێکەوە دەرگای وەزارەتی خوێندنی باڵا بەو پڕی ڕێز و احترام و افتیخارەوە ئاوەڵایە با بەیەکەوە بیر لە ئایندەی وڵاتەکانی خۆمان وڵاتەکانی خۆمان بکەینەوە ناوەڕۆکی خوێندن فەلسەفەی خوێندن پرۆگرامەکانی خوێندنمان بە شێوەیەک دابڕێژینەوە کە بتوانێت دەستەبەری ئەم خەونە بکە کە ناوی خەونی بەستنەوەی بازاڕی کارە بە زانکۆکانی هەرێمی کوردستانەوە لەلای ئێمە بە بڕوایی بەندەی مخلستان پێویستمان بۆیە سەر لەبەری ئاراستەکە بگۆڕین و مەساحەیەکی بەرفراوان بدەین بە خوێندنی تەکنیکی و ڤۆکەشنەڵ ئێستا ئەوانەی ئێمە تەخەڕوجەکەن بەشێکی زۆری تێناگەن لە بازاڕی کاری ئێمە ئەو سکیل و توانیان تیا دروست ناکرێت ئێستا بەشی زۆری ئەو کارانی کە لە هەرێمی کوردستانە بەڕێوە چێ لە پاکستان و لە هەندستان و نازانم کوێستانەوە خەڵکی بۆ دێنە ئیشەکان بکە زانکۆکانی ئێمە ئێبێ ئەو فراغە پڕ بکاتەوە بە یارمەتی حکوومەت بدا یارمەتی ئایندەسازی و نیشتیمانسازی خۆمان بدا بۆی بتوانین توانیانە دروست بکەین بۆ وڵاتی خۆمان بۆ مستقبلی وڵاتی خۆمان ئێمە حەجەر ئەساسیەکەی دابنین بەردە بناغەکەی دابنین دەستکەوتێکی یەکجار گەوری ڕەنگە داهاتوو دوای ئێمە خوشک و برابەڕێزانی کە ئیشەڵا وڵاتە پڕە لە کەفاعاتی جۆرا و جۆری باش ئەتوانێت ئەم خەونە جێبەجێ بکات نەیکەین کەم تەرخەمیمان کردووە کەم تەرخەمیەک تا ئاستی خیانەت لە ئیشەکەمان چکە هەمووتان نەزانن ئەو خوشک و برابەڕێزانم ئەو کوڕکوشە جوانی ئەم وڵاتە بەشێکی زۆران نیگەرانن دڵیان لەسەر مشتیان ئایا کە تەخەڕوجەکە بۆ شۆڕوە هەندێک جار کە تەخەڕوجەکەن ئێمە تەحویلی ئاسۆیەکی نادیاریان نەکەین ئەڕۆن ناو تەمومژێک کە نازانن بە هیوایی دروستە بێ وردە ئەمەش کەڵەکاکە گوتم لە شوێنی خۆیە کاریگەری و کارەساتی خۆی ئەخۆڵقێنێ بۆیە داواکارم هاوکارم بن هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا بن هاوکاری حکوومەتی خۆتا بن بۆی بتوانین بەیەکەوە ئەم کارە جێبەجێ بکەین ئینتراکشنی خوێندن لەگەڵ بازاڕە استراتیژیەکە نابێت بە هیچ شێوەیەک ئێتە دوا بخرێت پێویستمان بۆیە بە هەمومانەوە بە ئیرادە بێنە سەر خەت لەسەر زۆر شت لە وڵاتە خەڵک دێتە مەیدان قساکە زۆر شت ڕەنگە هەندێکیان بە بایەخەوە سیر بکەین بەڵام هەندێکشیان لە لای خۆتان ڕەنگە ئەو بایەخی نەبێ مەسەلەن ئەو وەنە لۆبی بۆ بکرێ ئەوەندە حەماسی بۆ بجۆڵێ ئەوەی کە پێویستە حەماسی بۆ بجۆڵێنرێ کۆی ئیمکاناتی وڵاتی خۆمانی بۆ تایار و مۆبیلەیزە بکەین یەکێ لەو شتێک مەسەلە زۆر گرنگە و حیاتی و حەیوانە مەسلەی ئینتراکشنی خوێندنە لەگەڵ بازاری کارە دروستکردنی و قەناتانە و کەناڵانەیە لەگەڵ بازاری کاری کوردستانە بۆی بتوانین ئامانجەکانمان جێبەجێکەین داخەکەم وەکو پێویست من بۆیە ویستم لێرە قوڵتر و زۆرتر ڕابۆست مەسەر ئەو پنتانە ئەوەیە کە داوا لە مجتەمەعی خۆمان و پێکاتە جیاوازەکانی بکەم کە بێن هاوکارمان بن من دڵنیام ئینشاءڵڵا من ئەویان ناڵم ئێوە بڵێم یەکتریە بینینەوە بە کەس بەگوێ ئێمە نەکرد و هاواری ئێمە نەبیسرا ئێمە تا ئەم دقەیە قسانێکە لەگەڵ ئەوەیەکەم وەکوای ئێمە ناو ئەشکەوتە قسە بکەین هەردەنگ گوێمان دەنگی خۆمانە گوێمان لە دەنگەکانی تر نییە گوێمان لەو هەموو نووسەر و بیرمەند و ڕۆژنامەنووس و چالاکوان و ماشەڵڵا خوانێ بڕێ وڵاتی ئێمە پڕ لەم ئیمکانیاتە کەس نایەت قسەی بکات سەر ئەمە ئەمانە مەسئلە یەکجار حەساس و گرنگ و چارەنووسسازن کێشەیەکی تر بەنسبەت ئێمەوە لە چوارچەوەی پرۆژەی ریفۆرمی خوێندنی باڵا قەرامان لێداوە دیراسەیەکن مەسەلەی ئەدمیشن سیستەمی قبوڵی مرکزی لە خوێندنی باڵا ئەم سیستەمە ڕەچاوی تەنها ڕقەمەکە تەنها دەرەجایەکە و relevant education بە هیچ شێوێک لە بەرچاو ناگرێ وانەی پەیوەندیدار بە هیچ شێوێک لە بەرچاو ناگرێ هیچ فرسەتێک ناڕەخسێنێ بۆ دۆزینەوەی توانا و پوتانشێڵ و ئیمکانیاتی قوتابی تەنها و تەنها بەگوێرەی دەرەجەکەی تەحویلەکە بۆ شوێنێک ئەمە شێکی تر لە گرفتەکانمان گرفتی دووەمیانەوەیە ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا هیچ ڕۆڵێکمان نییە لە دەستنیشانکردنی ئەو کەفاعەت و توانایی کە پێویستە زانکۆ بێنە زانکۆ هەمووی لە نۆی بنەڕەتیەوەیەتە پۆلی 12
لە پۆلی 12 شەوەی بینن هەموویەتە ناو زانکۆکان پرسیارێک ڕەنگە لێرە ئاراستی من بکریان لە دڵ و دەرونی ئێوە ئێستا بجوڵێ بڵێ بۆچی هەمووی وەرەگرن پێشمان لەڵێن دەجان لە ئیتیانمانەگەن کاکە هەموو تەلەبەیە بۆ وەرەگرن ئێوە هەموو تەلەبێ کوڕکوچیە وڵاتەیە ئەم وڵاتە لە سادەترین تعریفا بۆی بیکەم بە نیشتیمانی تۆ خۆشم ئەبێ فرسەت بۆ تۆش بڕەخسێنێ چۆن بۆ منی ڕەخسانەوە عیلاجەکەی ئەوە نییە من مناڵەکانی ئەم کوردستانە بخەمە سەر جادە وەری نەگرم عیلاجەکەی ئەوەیە سیستەمی خوێندن بگۆڕدرێت تەکنیکی و پیشەی دروست بکرێ لە خوێندنی پیشەیەک فێری قوتابی و خوێندکارێ بکە لە وڵاتە بۆ ئەوی کە زانکۆکەی تەواو کرد خوێندنەکەی تەواو کرد نەکەوێتە سەر جادە بتوانێت بۆ کارێکی ئابرومەندانە و شەرافەتمەندانە بۆ خۆی دەستە بەر بکە زۆر جار پێمەوەتی تەمەنی گوێ بۆ ڕەخنان نادەم من لە قوڵای ویژدانی خۆم و نیشتیمانی خۆم و خۆشەوێ و کوڕ و کوچی ئەم وڵاتە بە کوڕ و کوچی خۆمەزانم مەسئولم لێی حتا پێمەکرێ فرسەتی بۆ بڕەخسێنم وەکو وتیشم پێشتر دابینکردنی فرسەتی خوێندن و پێگەیاندنی ئەرکی ئێمەیە ئەرکەکەتی لە ئەستۆ ئێمە نیکە دایەمەزرێنێ بەڵام ئەرکی من لە ڕووی وجدانی و ئەخلاقی و ئەکادمی و میهانی و نیشتیمانیەوە ئەبێ وا بێت کە لە بازارە دەستەوەستان نەبێ بۆ ئەوە هاتوومەتە سەر کەڵکەڵی ڕیفۆرم و گۆڕانکاری و بەستنەوەی ناوەندەکانی خوێندن بەناو بە بازارەوە بۆ ئەوی لەو مەبدە خیانەت نەکەین کەم تەرخەمیتیان نەکەین ئیتیهام نەکەین بۆی باشە ڕاستە وەریان دەگەندەوە سکیڵیان تا دروستکەن بەڵێ هاتوون دەسەر ئەوەی سکیڵیان تا دروستکەین هاتوونەوەی گۆڕانکاری لە پرۆگرامەکان بکەین لە فەلسەفە بکەین لە استراتیژی خوێندن بکەین بۆی بتوانین لانی کەمی خەونەکانمان تحقیق بکەین من قسە زۆرە بیکەین بەشێکی دڵنیام ئێستا لەم دیبەیتە لەم گفتوگویانە لێرە ئاکرێت ئەوی بۆ لای منەوە گرنگە ریفۆرم لە هەموو دنیا لە بەسیترین شتەوە وەختی هەتا ئاگاتە گەورەترین شت بێگرفت نابێ بێ ئاڵنگاری نییە حتا بێنایاریش نییە ریفۆرم ئەگەر لە وڵاتی ئێمە شتێکێ بەناوی بەرەی موحسینین بەرەی چاکساز بەرەی چاکەخوازی وڵاتی خۆمان وەرن با ڕێکی بخێن بەیەکەوە وەرن با بەیەکەوە ئایندەیەک بۆ وڵاتی خۆمان بۆ کچ و کوڕی وڵاتی خۆمان بۆ نەوەکانی ئایندەی خۆمان دابین بکەین بەم تەرزە بەم ترادیسیۆنە بەم ئاراستەیە کە تا ئێستا گرتوماندەبەر ناتوانێت ئامانجانە تحقیقکە لە دەرایشتەکانی هیوادارم و دەرایشتەکانی من ریفۆرما من وەکو پێم وتە من دەستمان پێداوە و ڕێگەیەکە گرتومانەوە من تەراجعیان ناکەم بە هیچ شێوەیەک ئللا ئەگەر لە شوێنێکا بزانین غەڵەت هاتووین داوا لە هەموو لایەکەم ئامۆژگاریمان بکەن ڕێنوێنیمان بکەن ڕوئیامان ڤیژنمان دەوڵەمەند کەن بۆی بتوانین کارێک نییە بۆ من و بۆ دکتۆر ئامانج و بۆ دکتۆر مەریوان کارێکە بۆ ئەم وڵاتەیە کارێکە بۆ دروستکردنی نیشتیمانە لە مستەقبەلە ئێخۆ دروستکردنی نیشتیمان و نیشتیمان سازی و ئینتیمای نیشتیمانی بایعینیە تەوزیع بکرێ ئەنتیبایۆتیک نییە لە سەدەرێک وەری بگوێ مۆزەمیدە لێمان بە پێویستی بە خەوات هەیە پێویستی بە یەکگرتووی گوتار هەیە پێویستی بە دڵسۆزی و پشن و ڕازگۆیی هەیە ئەگەر ئەپرسمەوە ئەگەر ئەمە لە وڵاتی ئێمە هەیە ئەگەر ئەو قسانەیە و پەیامانەیە گاتە ئێمەمانان لە پشتیەوە حەماس و دڵسۆزی و ڕازگۆیی و ویژدانی قوڵ هەیە وەرن من خۆم بە برا بچوو هەموو لە یەکتیان زانم وەرن با بیکەین بۆ وڵاتی خۆمان ئەگەر نەشیکەین دوای پەشیمانی دادی هیچ لایەکمان نادە بەخوای گەورەتان ئەسپێرم هیوادارم دیبەیتەکە منازەرەکە سەرکەوتوو بێ دڵنیاشم کە گفتوگۆی باش و چڕۆپڕی تیاکرێ ئەمە یەکەمین هەنگاوی وەزارەتی خوێندنی باڵا نابێ بەتاکید ئەم پرۆژەیە ئەم پرسە ئەم استراتیژە درێژەی دەبێت لە شوێنەکان تیژ ئەم دیبەیتانە ئەم گفتوگۆیانە ئەم کۆنفرانسانە قسەی باشتری دەست دەکەین و فرسەتی زۆرتری بۆ دەڕەخسێنین جارێکی تر سوپاسی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و برای بەڕێزم کاک دکتۆر مەریوان دەکەم هەروەها ڕێکخراوی بیرناز دەکەم هیوادارم لەگەڵ زانکۆکە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بتوانین داهاتووشدا کاری باشتر لەگەڵ ئەم ڕێکخراوە و لەگەڵ ڕێکخراوەکانی تر و لەگەڵ دەسۆزەکانی نیشتیمانەکەمان بکەین و هەرشاد و سەربەرز و سەرفراز بن سوپاسدانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئارام وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. ئێستاش داوا لە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئەحمەد عومەر بلی دەکەین بۆ بەڕێوەبردننی پانێڵی دیداری زانکۆ و بازاڕی کار و سازدانی با بفەرمێت. سڵاوتان لێبێت بەیانیتان باش دیارە کە من دەست پێکەم بە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێزان وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێز بریکاری وەزارەتی پلاندانان بەڕێز بریکاری وەزارەتی پیشەسازی و بازرگانی بەڕێز سەرۆکی دەستەی کوردستانی بۆ توێژینەوە و دیراساتی استراتیژی بەڕێز کاک دکتۆر ئامانج ڕاوێژکاری وەزارەتی خوێندنی باڵا بەڕێز کاک دکتۆر عیزدە سابر وەکو ئەکادمی و پەرلەمانتاری پێشوو
هەروەها ئەندامانی ئەنجومەنی زانکۆی گەشە پێدانی مرۆیی بەڕێوەبەرانی گشتی مامۆستایان ئاکادمیستان خوێندکاران ڕۆژنامەنووسان سڵاوی ئێمەتان لێبێ دیارە ئەم دیدارە لە ڕێگەی ڕاستەخۆ دەگوازرێتەوە لە ڕێگەی کەناڵی ڕووداوەوە بینەرانمان لە هەر کوێکن بینەرانی دیدار لە ڕێگەی کەناڵی ڕووداوە سڵاوتان لەبێ هەروەها لە ڕێگەی چەناڵی یوتیوبی زانکۆی گەشە پێدانی مرۆییەوە بەڕێزان ئەمڕۆ باس لە دیداری زانکۆ و بازاڕی کارەکەین بازاڕی کار کام بازارێک کە تەواو کاریگەر بووە بە پرۆسەی جیهانگیری بازاڕەوە و هەروەها پرۆسەی جیهانگیری ئێستا خاوەنکار کۆمپانیەکان لە پێناوی بەرژەوەندەکانیانە کە عاقڵن دەستیان دەگاتە ئەو کادرانەی لە هەر کوێیەکی دنیا هەن پرۆسەی جیهانگیری و هەروەها کرانەوەی حکوومەتەکان لە بەرامبەر دەستی کاری بیانیە ئەم هەلەی ڕەخساندووە خاوەنکار دەستێک بانگەکان لە دەروەی وڵاتەوە ئێمە لە کوردستانە ئەتوانی بڵین لە پێش ساڵی 2023 درکمان بەوە کردووە کە کادری پسپۆر لە وڵاتانی دەرەوە هاتوونەتە کوردستانەوە ئەمە پرۆسەیەکی داینامیکی لە ڕاستیە بەردەوام کادری بیانی دێ بەڵام لە بەرامبەرە ڕکابەریەکەیە کادرانی ناوخۆیی شوێنان دەگرنەوە یەک نمونەیەکی سادە باسکەین کاتێک کۆمپانیەکانی فڕۆکەوانی هاتنە کوردستانەوە سەرەتا وەکالەتەکانیان لە کوردستانە بوون بەڵام ئێستا کارمەندانی وڵاتی ئەمەی تیاهن لە بەرامبەر ئەمەیە کە ئێمە ئەڵێن بازاڕی کار دەستکراوەیە بە ئەندازەیەکی زۆر لە هەمان کاتە زانکۆکانیش هەمان ئەو گریمانەیان ڕوبەڕوو ئەبێتەوە پێشووتر ئەگەر وترابێ زانیاری معریفە یونیڤەرساڵە ئەسڵ وایە ئەو زانیارێنی کە ئەدرێت لە هەر زانکۆیەک لە زانکۆکانی دنیاە هاوتابن هاوتەری بن و ئەمە تا ڕادەیەک ڕەنگی داوەتەوە لە زانکۆکانی جیهانە لە خوێندنی بەکالۆرۆسا ئەبینرێ ئاستەکان زیکن لەیەکەوە بەڵام ئەوەی کە تا ڕادەیەک لە ئاسی خوێندنی باڵا و بەرهێمێنانی توێژینەوەی زانستیەوە هۆکارێکی کاریگەرن بۆ جاکاریەکی تەواو لە نێوانی زانکۆکانە لە ڕووی ڕانکینەوە واتە لە پرسی نۆڵیجا ڕکابەریەکی تەواو هەیە و هەوڵێک هەیە کە بۆەوەی کە هاو ئاس بێ بەڵام پرسیارێکی تر هەیە ئەوەیە کە پەیوەندی بە توانستەکانەوەیە توانستەکان لە شێوازی وانەوتنەوەیەکی تازە و مۆدێرنانەوە پێویستەکات گرێویان لەسەر بکرێ و گرنگیان پێ بدرێ ئێستا لە کوردستانە بەڕاستی نەک لە کوردستان بەڵکو لە دنیاە پرۆسەی بەستنەوەی بازاڕی کار بە زانکۆ یاخود زانکۆ بەو ئاڕاستەیە کە بازاڕی کار پێداویستی هەیە بەڕاستی کۆنسێرنێکی زۆر قوڵە لە دنیاە باس لەوە ئەکرێ باوکان دایکان خەمی ئەویانەیە مناڵەکانیان بۆ چ پسپۆڕەیەک بنێرن و لە زانکۆکانیش ئەو پسپۆڕیانی کە فێریانەکرێ لەبەرەوەی کە بازاڕی کار خۆی زوو ئەگۆڕێت چۆن ئەمان گۆڕانکاری بەسەر خۆیانە بێن ئەم گۆڕانکاریانە لە هەلومەرجی زۆرێک لە حکوومەتەکانە پێویستیان بەڕاستی بە ڕیفۆرمکردن و گۆڕانکاری هەیە لە یاساکانەوە لە هەمان کاتە ئەو میکانیزمانەی کە دەستەبەر بکرێن تاوەکو ئەو توانستانە خوێندکاران لە ناو زانکۆ دەستەبەری بکەن تاوەکو بە ئەندازەیەک ئاراستەی بازاڕی کار بکرێ لە ڕاستیە لە کۆمەڵگای ئێمە پرسیار گەلێک زۆر ئەکرێ کە باس لەوە کرد دەرچۆکان بۆ شوێنی کارکردن یان نییە ئەم پرسیارە لە حکوومەتەکانی دنیاشە باس لەوە کرێ حکوومەتەکان لەسەر چ جۆرە ئابوووریەک بتوانن خۆیان ساخکەنەوە ئەوەی کە لە چوارچێوەی تیۆریایەکی تازە کە باس لە استراتیجیک ئەکویزیشنەکە بۆ ئەوەی دەستت بەسەر بەشێک لە بازاڕی کارە لە جیهانە بگیرێ دیراسەی مقاوماتی وڵاتەکەی خۆتەکرێت تاوەکو بتوانانی لە ئاسی وڵاتەکانی کەیە تۆ برەو بە چ لایەنێک بدەیت ئێمە ئەگەر سەریح بین ڕاشکاو بین لە قسەکانی وەزیری خوێندنی باڵاوەوە دڵنیام لە ڕێگەی گفتوگۆکانەوە بەر لە ساڵانی نەوەتەکان بەداخەوە پیشەسازیەکی ناوەند حزوری هەبوو لە کوردستانە لە عێراق بەگشتی ئەوەی کە پیشەسازی لە بواری خواردنە لە بواری جلوبەرگە تەنانەت لە بواری تەجمیعی ئەلکترۆنی و سیارە ئەوانەیە ئێستا ئەمانە وجودیان نییە لە ڕاستیە لە کاتێکا وڵاتێکی وەکو سوید ئێستا خەریکی هەناردەکردنی پیشەسازی سیارەیە کە یەکێک لە پیشەسازیەکان چونکە توانستەکانیان لە بوارێکی تا مقاوماتەکان لە بوارێکی ترە ئەبیننەوە ئێستاکە ئەگەر کۆمپانیەکانی سیارە بەرەو ئاڕاستی وڵاتەکانی تر ئەڕۆن وڵاتەکانی تر دەستیان ڕائەکێشن لە هەمان کاتا بیر لەو مقاوماتە نەکەن کە هەیە بۆ نمونە لە هێندا لە چینە لەوانە ئێمە لە کوردستانە کە وەکو باسەکرێ لە سەرچاوەکانە وڵاتێکی پڕدەوڵەمەنە لە ڕاستیە بەڵام لە بەرامبەر وڵاتێکی دەوڵەمەنە یەکێک لە ئابووری ناسەکان باس لەوەکە ئەڵێ ئێمە دۆلار هەناردە ئەەکەین نەک نەوت هەناردە ئەەکەین لەبری ئەوەی کە ئێمە نەوتە فرۆشین دیسانەوە دۆلارەکان هەناردە ئەەکەین بە حکمی ئەوەی کە کەرەستەکان لە بازاڕا بەشی زۆریان لە 180 سەروتر کەرەستەی بیانین ئەگەر بێت و ئەم کەرەستانە لە کوردستانە بەرهەم بهێنرێنەوە بە تایبەتی لەو پیشەسازیانی کە هەن وەکو خواردن و جلوبەرگ و ئەوانی تر ئەو کاتە دەستی کارێکی زیاتری پێویستە بێ زانکۆکان دەستکراوەتر ئەبن گەنجەکان و وێدیان زیاتر ئەبێ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە ئێمە بەشێک لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لێرەیە ئەتوانین بڵێن حکوومەتی پەیوەندیدار لێرەیە کە سەرەتا داوا لە بەڕێزیانەکەین دیارە داوا لە بەڕێز کاک زاگرۆز فەتاحەکەین
جەنابیان بریکاری وەزارەتی پلاندانان با بفەرمێت. داوا لە بەڕێز کاک علی عوسمانەکەین بریکاری وەزارەتی پیشەسازی و بازرگانی جەنابیان با بفەرمن. هەروەها داوا لە بەڕێز کاک دکتۆر ئاماجەکەین سینەر ئەدڤایزەری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. هەروەها داوا لە بەڕێز کاک عزت سابیرەکەین جەنابیان ئەگەر چی پەرلەمانتاری پێشون وەکو سیاسیەک بەڵام بەشداری بوونیان موساهمەیان لە مەجای ئابووریە وەکو ئەکادیمیستێکی ڕەخنەگرانە وەکو ڕێنیشاندەرێک دەرەکەوێ بەردەوام. هەروەها داوا لە بەڕێز کاک دکتۆر مەریوانەکەین سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەکو ئەزمموی زانکۆیەک لە زانکۆ تایبەتەکان لە کوردستانە کە جەنابی وەزیری خوێندنی باڵا باس لەوەکە ئەڵێت زانکۆکان پێویستە بەو ئاراستەیە کارکەن کە بازاڕی کار پێویستیان پێێتی. زۆر سپاس بۆ بەڕێستان. دیارە گفتوگۆکانمان لەسەر بنەمای پلەبندی هەروەها پرۆتۆکۆلی نییە بەڵکو لەسەر ئەو سیناریۆیە کە گومانی ئەوە ئەەکەین یاخود بڵین وێنیای ئەوە ئەەکەین کە لەو قسانەوە داخل ببین تاوەکو گفتوگۆکان گەرم و گورتر بکەین. دەست پێکەم لە بەڕێز کاک دکتۆر ئامانج زۆر جار نەبەسراوە داوام لێ کردبوون یەکەمای بەڕێت ببەسرێ دیارە. الو کاک دکتۆر ئێمە وەکو ناوەندێکی زانستی زانکۆ کە لە زانکۆ بەرەو بازاڕی کار قسەکەین ئەو پرسیارە دێتە مێشکی زۆرێک لە باوکو دایکان ئاخۆ مناڵەکانیان بەرەو چ پسپۆڕیەک بنێرن و ئەو پسپۆڕیانی کە لە زانکۆکان دەستیان نەکەوێت تا چەندە لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کارە یەکەگرێتەوە. قسە و باسێکی زۆر لەسەر ئەمە هەیە و زۆر جار باس لەوە ئەکرێت بۆچی زانکۆکان هەلی کار بۆ خوێندکاران دەستەبەر ناکەن. ئەکرێ بڵێن ریسن پلانی وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها ڕوئیای مستەقبەلی بۆ ئەوەی کە بۆ چەند ساڵی داهاتوو لە پرسی بەستنەوەی زانکۆ بە بازاڕی کارا کە ئەمە لەلایەن لە توێژەرەکانەوە جەنابی وەزیری خوێندنی باڵا باس لەوە کاڵێت گاپێکەیە لە نێوانی بازاڕی کار و لە نێوانی ناوەندەکانی زانستیە. وەکو وەزارەتی خوێندنی باڵا لەم بارەوە چی بە لەناو ئەم گفتوگۆیە باسەکەن بەڕێستان؟ دەستخۆش چەندێک کاتمان هەیە؟ هەر بەڕێزێک لە بەڕێستان 10 دقیقە کاتماندانەوە و لە کۆتاییە 35 دقیقە دانین بۆ گفتوگۆ. زۆر باشە دەستخۆش. سەرەتا سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی بۆ ڕێخستنی ئەم دیدارە. من بۆ ئەوەی ئەم گفتوگۆیە سودبەخش بێ وەڵامەکەم دابەشەکەم بەسەر 3 تەوەری ئەساسیە. تەوەری یەکەم لەوەی کە دنیا لە ڕووی گەشەکردنی ئابووریەوە بەرەو چیە ڕوا. تەوەری دووەم دەربارەی ئەو چۆنی بتوانین ئەو ڕوئیایی جەنابی وەزیر لە وتارەکەی پێشکەشی کرد چۆن ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا تەرجەمەمان کردو بۆ دروستکردنی سیاسات و بۆ دروستکردنی ڕێنمایی و هەروەها چیمان کردووە تا ئێستا. تەوەری سێمیش تێبێت لەوەی کە ئێمە تا ئێستا چیمان کردو و گەشتین بەچۆ. سەرەتا طبعاً ئێمە لە مەرحەلەیەکی زۆر حەساسی مێژووە ژیانەکەین و بەشی زۆری توێژەرانی دنیا بە توێژەرانی نێودەوڵەتی و توێژەرانی کوردستانیشەوە هەموو لەو بڕوایان کە هیچ کاتێک هێندەی ئێستا گەشەکردنی ئابووری خێرانە بووە و هیچ کاتێکیش بە درێژایی مێژوو گۆڕانکاری و گەشەکردنی ئابووری لەژێر کاریگەری تەکنۆلۆژیان نەبووە. تەکنۆلۆژیا زۆر بە سەریعی پێشەکەوێ و زۆر گۆڕانکاری ئەوەی ئینگلیس پێڵە دیسراپشن گۆڕانکاری و تەقەتوعات لە ئیکۆنۆمی و لە بازاڕی کارا دروستەکە. بۆیە لە سەرتاسەری دنیاە ئەو مشکلەیە هەیە کە ئێمە لە ئێستاوە مناڵەکانمان بۆ چ جۆرە ئابووریەک ئامادەکەین بۆ چ جۆرە گەشەکردنێکی ئابووری ئامادەیانەکەی. تەنها ئەمە مشکلەی ئێمە نییە وەکوونەتەوەی کورد ڕەنگە مشکلەیەکی گلۆباڵە مشکلەیەکی جیهانیە. جگە لەوە طبعاً هیچ کاتێکیش هێندەی ئێستا لە مێژووە زانیاری معلومات بە شێوەیەکی بێشومار نایەتە ناو کای ئەکادیمیەوە. ئەوەندە زانیاری هەیە ئێستا ئەوەندە معلومات هەیە کە هەندێک جار خوێندکارەکانمان لە ناو زانیاریە غەرقە بن. بەڵام گرنگترین شت لە پرۆسەی خوێندنە طبعاً ڕەچەتەیەکیش نییە بۆەوەی کە دنیا هەمووی لەسەری بڕوا بڵێن ئەمە
پرسکرپشنێکە یا وەکو جەنابی وەزیر لە ناوتارەکەی ئاماژەی پێکرد ڕەچەتەیەکە بێ بڵێ ئۆکەی یاڵا هەر نەتەوەیەک ئەمە شێوازی تعاملیەتی لەگەڵ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵام یەک شت هەیە یەک فاکت هەیە کە هەموو لەسەری کۆکن ئەویژەوەیە کە ئێمە مناڵەکانمان نەوەی داهاتوومان بێجگە لەو زانیارانی کە لە زانکۆوەریەگرن دەبێت ئامادەیان بکەین کە لە ناو بازاری کارە مرونەتیان هەبێ بتوانن بە بەردەوامی خۆیان بگونجێنن ئەو سکیڵانەیان تیا دروستکەین کە مەهاراتن یارمەتیانەدا کە ڕێگاکان و با بڵین نەخشە ڕێگای ئایندی خۆیان لە ناو کاریەری تازەی خۆیانە بدۆزنەوە. ئەم بینە سەرەوەی لە کوردستان ئێمە ئەم مۆزوع چۆن سەیرەکەین و چۆن ئەو سیاسەتەکانی جەنابی وەزیر کە باسی کرد لە وتارەکەی چۆن بتوانین تەوزیفی بکەین. ئێمە چەند لایەنێکمان هەیە بەڕاستی کە پەیوەندیدارە بە مەسەلەی دروستکردنی ڕەبتی بازاری کار و پرۆسی خوێندنەوە. یەکەمین شت ئێمە پێویستمان بەوەیە ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن و شێوازی گەیاندنی زانیاری و دروستکردنی کارامەیی لەو مۆدێلە تەقلیدیەی بگۆڕین کە جاران هەبووە. جا تەڵەبەتیایە لە موقعی پاسیبا بۆ مامۆستا لە ناو سنتەرا بۆ تەلەبە ڕۆڵێکی زۆر کەمی هەبووە. بیئەی ئیبداعی لە ناو پرۆسی خوێندنە زۆر کەم بووە. تەفاعولی بینی ناو پۆلەکان و بازاری کار زۆر کەم بووە. ئێمە لە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی پرۆسەیەکمان دەست پێ کردو لە ساڵی 2010 کە ئێستا بەردەوامە و جەنابی وەزیر بە تەحدید داعمیە و پرۆژەیە دەکات ئەیش مەسەلەی گۆڕانکاری سیستەمی پێداگۆژیە لە ناو جەنابەت بەشێکی لەو پرۆسێسە. ئێمە لە ناو گۆڕانکاری و ریفۆرمی پێداگۆژیە زۆر شت لە ناو ئەم مشکلانی ئێستا ئەمڕۆ باسێکین جێمان کردێتەوە بە تایبەتی مەسەلەیەکی زۆر تایبەت هەیە کە چۆنی وا بکەین کە تەلەبەکانی ئێمە کاتی زیاتر لەگەڵ کەرتی تایبەت بەسەر بەرن یا لەگەڵ بازاری کارا بەسەر بەرن زیاتر بڕۆنە ناو جیهانی ڕاستەقینەی کارەوە بیئەی ئیبداعی دروستکەین و تەلەبە مەجالی بین کە لە نەتیجەی ئینتەراکشنی لەگەڵ بازاری کارە مەجالی ئیبداعی بۆ دروست ببێ و زائیدەن جگە لەوەش طبعاً ئێمە لە ناو پرۆسەی ریفۆرمی پێداگۆژیە خاڵێکی ترمان هەیە کە زۆر گرنگەویژەوەیە کە ئێمە چۆن بتوانین لە ناو زانکۆ خۆی بیئەی ئیبداعی دروستکەین چونکە تەلەبە ئەگەر ڕێگای پێ نەدەی خۆی ئەوەی پێڵێن داهێنانی کارسازی چکە ئەوەی کە متەوەقع لە پرۆسەی خوێندنی سەدەی 21 ئەوەیە کە بێ جامیعە فرسەتێک دروستکە کە تەلەبەکان ئەوەندە مؤهلاتیان لەبەر دەسا بێ ئەوەندە کەشوهەوای ئیبداعی دروست کرێ کە بتوانن توانای کارسازیان هەبێ ئەمەش طبعاً لە نەتیجەی تەفاعولی بینی بازاری کار و پرۆسەی خوێندن و مامۆستاکان و ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن و ئەو شتانە دروست بێ. خاڵێکی تر هەیە کە پرۆسەی دانانی منهەجی خوێندن ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن زۆر گرنگە کە من ئەگەر وەکومان شێوازێکی ئینتراکشنە ئاراستەکردنی شێوازەکانی میتۆدی وانەوتنەوەکان بەو ئاراستا بن کە لە پرۆسەی فێرکردنە تێکەڵاوی بازاری کار ببن بۆی کە توانستەکانیان دەستکەوێ ئەمە یەکێکە لە مەطلبەکانی پێداگۆجی بەڕێستان دیفاعی لێکەن کە میکانیزمێکە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ خوێنکار بێەوەی ئاگای لە خۆی بێ مامۆستا بێەوەی ئاگای لە خۆی بێ وا لەوە ئەکا خوێنکار دەستەبەری ئەو توانستانە بکە کایە بەڵام لێرە پرسیارێکەوەیە ئەگەر ئێمە خوێنکارانی قۆناغی چوار هەموو ئاڕاستەی بازاری کار بکەین وەکۆی کە وەرک پلیسمنتە کە داوایان لێکرێ یان بیان یارین بۆی بوانەکان بە شێوازێکی پراکتیکی بکەن ئەبینین ڕێژەی بازاری کار کۆمپانیەکان بە بەراورد لە خۆگرتنی خوێنکارەکان زۆر کەمترن ینی دیسانەوە وەکو ئەوەی کە لێت بازار ئەبێ بە ئاڕاستەیە گەشە بکاتە وەکو وەزارەتی خوێندنی باڵا بتوانێت بەم ئاڕاستە دیسانەوە کە ئەوێت خۆی بگەێنێتە ناو بازار لەم بابەتەوە ینی تێگەیشتنەکە تەنهامە بەسەوە نییە کە تۆ تەلەبەکانی پۆلی چوار بنێریتە ناو بازاری کارەوە لەیا ئینتەراکشنەکە دروست ببێت. جا من ئەوە خاڵی دووەمە کە ئێستا هەر لە جوابی پرسیارەکەی جەناب دێمە سەری ئێمە لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت و حتا کەرتی گشتیشە پێویستمان بە جۆرێکی تر لە تەفاعل هەیە ئەو کە ئێستا ئێمە خەریکین ئیشی لەسەرەکەین دروستکردنی ئەو ئینتەرفەیسە ئەو با بڵێن شێوازی بەیەکگەیشتنەی بینی بازاری کار و هەروەها ئەکادیمیایە ئەمیش لەوە تەنها بریتینە لەوەی کە تۆ تەلەبە بنێریتە ناوێ ئێمە پێویستمان بۆیە کە گفتوگۆی بەردەوام لە بینی
زانکۆکان ناوەندە ئەکادمیەکان سنتەرەکانی توێژینەوەی زانستی زایدەن شارەکان پارێزگارەکان قایم قامەکان ئەوانەی کە لە ناو پرۆسسەکەن خاوەن کارەکان خاوەنی ئیندەستریە گەورەکانی ناوشار خاوەن کارەکانی ناو کەرتی گشتی پێویستمان بەوەیە کە ئینتەرفەیسێک دروستکەین کە ئەمانە بە بەردەوامی لە ناو بۆردێکە پێکەوە گفتوگۆ بکەن گفتوگۆکان بەردەوام بێت تەفاعولەکە نەک تەنها لەسەر ئاستی بڵین خوێندکار و بازاری کار بێت دەبێت تەفاعولەکە لەسەر ئاستی بەشداری پێکردنی هەموو ستەیک هۆڵدەرەکان بێت گفتوگۆکانیش بەردەوام بێت بەم شێوەیە ئێمە ئێستا حالیەن هەروەکو باسم کرد بۆی ئەو سیاسەتانە چۆن تەرجەماکەین بۆ با بڵین بۆ دروستکردنی ڕێنمایی و ئیمپلیمنتیشن ئێمە ئێستا حالیەن لە سەروبەندی دروستکردنی ئەو ئینتەرفەیسەیە و کۆمەڵێک پارتنەری نێودەوڵەتیمان لەگەڵا و ئێمە ئەمانەوێت و چەند کۆبوونەوەیکیش کراوە بە تەبان لە کۆبوونەوەکە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە حضوری جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروها جەنابی وەزیر کراوە ئێمە ئەمانەوێت ئەم گفتوگۆیە سەرەتا بەردەوام بێ ئەم تەفاعولە وا لێ بکەین کە زۆر داینامیک بێ بچێتە ناو هەموو ئاستەکانەوە دواتر دێینە سەرەوەی کە هەر زانکۆیەک بەپێی تەبیعەتی شوێنی جغرافیەکەی خۆی ئەو بزنسانەی کە لەو شارە هەیە یا لەو جێگایە هەیە بتوانن ئەو جۆرە تەفاعولە دروستکەین یەک خاڵی تری گرنگی ئەو بۆردە چیە دروستکردنی داتایە دروستکردنی داتای حەقیقی ڕووپێوی بەردەوامی بازاڕی کار کە ئەمە بەڕاستیەکێکە لەو خاڵانەی کە لە ناو سیستەمی هەم با بڵین بەڕێوەبردنی وڵاتی ئێمە غایب بووە ئێمە چۆن بتوانین کە ساڵانە بە هەموو کەرتی تایبەت و کەرتی گشتی بڵین ئەو سکیلانە چین کە تۆ لە دەرچۆکانی ئێمە نایبینی ئەو سکیلانە چین کە تۆ پێت وایە دەرچۆکانی ئێمە دەبێ هەیان بێ ئەو بەشانە چین کە زانکۆکانی ئێمە نیانە و تۆ محتاجی و دەستی کاری دەرەکی بۆ دێنی ئەمە جۆرێکی ترە لە ئینتەراکشنەکە کاتە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوە نیە ئێمە تەنها بڵین تەنها یاڵە تەلەبەکان با بڕۆن ئینتەرنشیپێ بکەن لە پسپۆلی چوار و دوایی بەشێکی ئاڕاستەکراوی ڕێکخراو دەبێ گفتوگۆی بەردەوام کۆنتاکتی بەردەوام یعنی دەبێ هەموو ڕۆژێک ئەمانە پێکەوە قسە بکەن بۆ ئەوی بتوانن تەسیری بازاری کار تەبعاً لێرە چی دروست دەبێ تەسیر لەسەر ناوەڕۆکی پرۆگرامی خوێندن دروست دەبێ تەسیر لەسەر هەندێک سکیل و هەندێک دروستکردنی کردنەوەی هەندێک قسم و هەندێک کۆلێج و هەندێک بابەتی تایبەت دروست دەبێت یەک خاڵی تر هەیە کەم لەمێ لێرە بەڕاستی هەرچەنە کاتەکە وەکو جەناب باسە کرد ئێمە من تەکی دەکەمەوە لەوەی کە جەنابی وەزیر لە ناو ڕوئیەکەی خۆیان باسی کرد ئێمە یەک شتمان پێویستە ئەبێ ئەو خوێندکارانەی دێتە وەزارەتی خوێندنی باڵا خوێندنەکەی کواڵەتی هەبێ یەکەمین شت بەراورد کراو بێ بۆیە بۆڵۆنیا پرۆسس کەمە لە ناو زانکۆکان ماسە جێبەجێکەین بۆی خەڵک لە دنیاە بزانن کە خوێندنەکەی ئێمە لە ڕووی کردیتەوە لە ڕووی ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندنەوە لە ڕووی لێرنینگ ئاوتکەمەوە ئاکامەکانی پرۆسی خوێندنەوە پەیوەندیدارە کواڵەتی هەبێ متمانەی نێودەوڵەتی هەبێ پەیوەندیدار بێ ئینتەراکشنی لەگەڵ بازاڕی کار هەبێ زۆر سپاس کاکتۆر کاک زاگرۆس فەتاح ئەوەی کە لەسەر وەزارەتی خوێندنی باڵایە لە پرۆسەی کواڵەتیە ئەوە لە ژێر دەستی خۆیانە کە بتوانن گرنگی بە کواڵەتی بن لە ڕێگەی ئەو ڕێنمایانەوە کە ئاڕاستەی زانکۆکانەکەن بۆ پێوەرانی کە هەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی هەیە بەوەی کە پێداویستەکانی بازاڕی کار چین و پەیوەندیەکی ڕاستەوانە بێ لە نێوانی پێداویستی و لە نێوانی وەزارەتی خوێندنی باڵایە بۆیە لە زمانی کۆمەڵگەی گشتیە کە هەمیشە وترێت حکوومەت پلانی هەیە یان حکوومەت پلانی نییە کە زۆر جار لە واقعی کورسانیەمەیە ئەڵێن حکوومەت پلانی نییە و ئەمەش ئاڕاستی وەزارەتی پلاندانان ئەکرێ بە دەرەجەیەک بزانین بەڕێستان ئەو پێداویستیانەی کە هەیە لە کوردستانە کە وەزارەتی خوێندنی باڵا کە لە پلانێکایە بۆی کە بۆ ئاڕاستەیە بێت کە بازاڕی کار لە خۆی بگرێ و پێداویستەکانی بازاڕی کار ڕوون بێ پێویستیان بەو تێگەیشتنە هەیە ئەو داتایانەی کە لە وەزارەتی پلاندانانە هەن تا ئێستاکە لە چوارچێوی کارەکانتانە بە چ جۆرێک خزمەت بە زانکۆکانەکەن هەروەها پلانی وەزارەتی خوێندنی باڵا زۆر سپاس دکتۆر ئەحمەد پێشەکی زۆر سپاسی ئەم دەست پێشخەری جوانەی زانکۆی گەشەپێدان دەکەم کە بەڕاستی گفتوگویەکی زۆر پێویست و لە کاتی خۆیەتی ئەگەر درەنگ نەبێت سپاسی ئەم ئامادەکاری ئێوە دەکەم بەس بەداخەوانێ حەزمە کرد مەجالەکە زۆر زیاتر بووە لەو دەدەقێت دکتۆرامان قسەی زۆرتری هەبوو کە بتوانێت باسی بکات
هەڵێگرین بۆ گفتوگۆ لە کاتی مناقەشە. ئێمەش بە هەمان شێوە کاتێکی زیاترمان پێویستە بۆیە کە بتوانین چوارچێوێکی زۆر جوان لە سنووری چوارچێوەیەکە باشتر باسی ئەم بابەتانە بکەین. بن بۆ دەست پێ بکەم کە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە گرنگیەکی زۆر دراوە بە هەمە چەشنکردنی ئابووری و ڕەخساندنی دەرفەتی کار بۆ گەنجانی خۆمان. ئەمە یەکێکە لە پرینسیپە ئەساسیەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. و وڵامدانەوەیەک بۆ پرسیارەکەی جەنابەت کە ئایا وەزارەتی پلاندانان پلانی هەیە لەو بوارەدا یاخود نە، بەڵێ پلانمان هەیە، بەس کێشەی لە هەرێمی کوردستانە نەبوونی پلان نییە، واتە کێشە نەبوونی نۆڵەج واتە زانین یا تێگەیشتن نییە، بەڵکو جێبەجێکردنە. و زۆربەی وڵاتانی جیهانی ژەم کێشەیە هەیە کە دەیاندەوێت پلانێکیان ئامادە دەکەن لە جێبەجێکردنە تووشی کێشە واستەنگ دەبنەوانێ. جا من لەو ڕوانگەیەوە کە باسی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەکەی دەکەم کە گرنگیەکی تایبەتی پێدراوە کەواتە ویستێکی سیاسی هەیە کە لەسەر ئەم مەلەفە لەسەر ئەم بوارە هەمە چەشنکردنی ئابووری کار بکات و هەمە چەشنکردنی ئابووریش بۆ دەکرێت کە ئێمە کەرتی تایبەت گەشەی پێ بدەین. بابزارێکی وەزارەتی پلاندانان لەسەر مەلەفانە چی کردووە؟ من زۆر بە کورتی باسی بکەم چونکە هەر یەکێک لەوانە کۆمەڵێک بەرنامە و کارمان کردووە. هەر وەک چراخان لە بیدایەتی دەستپێکی ئەم کۆڕبەندەیە باسی کرد کە یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە گەنجانی ئێمە حەز دەکەن بێنە ناو حکوومەتەوە ئیش ببن بە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر خاتێکی مستەقبلێکی هەیە. لەسەر ئەمە ئێمە تێگەیشتنێکی باشمان هەیە کە لە هەرێمی کوردستانە ژمارەیەکی زۆر کرێکاری بیانی هەیە. ئەم ژمارە زۆرە کرێکارە بیانیە بە دەرەجەیەکە کە مارکت دیستۆرشنێکی دروست کردووە، واتە تێکدانی مارکێتی کردووە. بە چ شێوازێک بۆ جەنابتانی باز دەکەم. لەبەر خاتیەوەی کە دەرگای هەرێمی کوردستان واڵایە بۆ کرێکاری بیانی و زۆر وڵاتان لە زۆر وڵاتانی جیهانەوانێ بە تایبەتی ئەوانەی کە ئیمکانێتی داراییان کەمە زۆر ئێمە دەستی کاری بیانیمان بۆ هێت. وای لێ کردووە کە سەعر واتە دەرخی کرێکار هەرزان بووە کە ئەم هەرزانی نرخی کرێکار وای کردووە کە گەنجی خۆمان خریجی زانکۆکان بێت یاخود مؤسسە زانستیەکانی تر بێت ناتوانن منافەسە بکەن لەگەڵ ئەوانەیە. بە هەمان شێوە هەمان کێشەمان هەیە لەگەڵ ئینتاجەکانی خۆشمانە. لەبەر خاتیگە لە دەرەوە شتێکی زۆر هەرزانتر هێت منتوزی خۆمان ناتوانین منافەسەیەوە بکەن. تقریبا ئەگەر جەوهەری مەوزوعەکە بریتی بێ لەوەی کە هێنانی کرێکاری بیانی لە دەرەوە لە هەمان کاتە بەهۆی جیاوازی لە نرخی دۆلار و دینارە، یعنی بۆ نمونە لە دوای گۆڕانکاری لە سعری دۆلارە لە 120 زیاتر بەهاکەی دۆلار بەرزترەوە بۆ لە بەرامبەر دینارە و دینار شکاوە لە بەرامبەرەمە. ئەمە تەسەوریەوەی لێکرێت تێچوونەکان لە ئاسی دەرەوە زیاتر ببن و ئەمە کاریگەری هەبێت لەسەر بژانەوەی دەستی کار و هەروەها پیشەسازی لە کوردستانە کە دواتر دێن. یعنی بۆ نمونە بە گۆڕینی 120 چ مؤشرێک بەدیەکرێت؟ نە مۆزوعی گۆڕینی ڕێژەی دراوە و بابەتێکی ترە. با من بینە سەر جەوهەری مۆزوعەکە کە ئێمە لە هەرێمی کوردستانە من باسی کارەکانی وەزارەتی پلاندانان کەم و وڵامی پرسیارەکانی جەنابیشت دەم. کەواتە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان لەبەرێکە پێمان زانیوە وەکو حکوومەت و وەزارەتی پلاندانان بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی کارە کار دەکەین لەسەرەوەی کە ئێمە بتوانین بەرنامەیەک و پلانێکی زۆر پتەوترمان هەبێت لەسەر بابەتی کرێکاری بیانی. چی بکەین؟ ئەوەیە کە ئێمە کرێکاری بیانی ئەوانەی کە توانای بەڕاستی ئەگەر بۆشاییەکی زانستی یاخود دەستەبەرێک هەیە کە ئێمە نیمانە لە هەرێمی کوردستان ناتوانین فراهەمی بکەین با لە وڵاتانی دەرەوە بێت. بەس زۆربەی ئەو کرێکارە بیانیانە لە مستەوایەکە کار دەکەن کە لە هەرێمی کوردستانە گەنجانی خۆمان نەتوان بیکەن. کەواتە لەو ڕێنماییەکە ئێمە سەکای لەسەر دەکەین هەوڵ دەدەین نرخی کرێکاری بیانی زۆر بەرز بکەینەوانە بەخواوان کۆمپانیاکان لەبەر خاتیەوەی کە دوو جار بیر بکەنەوانێ لەسەرەوەی کە ئایا من کرێکارێکی بیانی بهێنم یاخود کرێکارێکی ناخۆی بێنم. ئەوە خاڵێکیانە لەبەر خاتی کاتەکە بە سەریعی پیاسمانێ. بابەتێکی تریا مۆزوعی خانشینی کەرتی تایبەتە. ئێمە ئێستا مسۆدەیەکی یاسا ئامادەکراوە لە بینی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی وەزارەتی پلاندانانە کە لەگەڵ ڕێکخراوی کاری جیهانیەکاری لەسەر دەکەین لەبەر خاتوویکە بتوانین لەگەڵ ئینتەرناشنل ستانداردەکانی نێودەوڵەتیا بڕۆین بە تایبەتی لەسەر ڕێنمایی ژمارە سەودوی جیهانی کە لەسەر خانشینی کەرتی تایبەت کار دەکات. ئێمە لە هەرێمی کوردستانە بۆ خەڵکێ بێتە ناوکەرتی گشتیەوە لەبەر خاتوویکە لە ناوکەرتی تایبەتە ئێمە
هیچ مستقبلێک یاخود خانەنشینی نییە. ئەو یاسایە کە ئێمە کاری لەسەر دەکەین دەستەبەرکردنی سندوقێکی خانەنشینیە بۆ کەسانی کە لە کەرتی تایبەتە کار دەکەن. بابەتێکی تر کە کردومانە بۆی کە ئێمە بتوانین دووبارە ئابووری خۆمان پێش بخەین، ئەبێت حکوومەت دەست لە هەندێک کاری خزمەتگوزاری واز دەبێنێت بیدادە بە کەرتی تایبەت، بۆی کە کەرتی تایبەت بتوانێت بە باشترین شێوە خزمەتگوزاریەکان پێشکەش بکات، کە ئەمەش ڕێنمایی و تایبەتکاریمان کردووە لەسەرەوەی کە ئێمە زیاتر بتوانین کەرتی تایبەت بگرینە ناو بازاڕەوانێ بەوەی کە هاوبەشی هەبێت لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتە کە من پێ دەوترێت PPP Public Private Partnership، بەوەی کە کەرتی تایبەت دەتوانێت ئەو خزمەتگوزاریانە پێشکەش بکات لە بەرامبەر بە و کاراری کە لەگەڵ حکوومەتە دەکات. بابەتێکی تر کە دکتۆر ئامانجیش باسی کرد مۆزوعی ڕوپەی بزنسە. ئێستا ئێمە هەر چەند ڕۆژ لەمە پێشێک لەگەڵ ئاژانسێکی UN واژوویەکمان چۆنەڵی گرێبەستێکمان واژوو کردووە کە ڕوپێوێکی باش بکەن لەسەر بزنس ئەنتەرپرایز، واتە بزانێکین بزنسەکان یاخود کۆمپانیا زۆر بچووکەکان و بچووک و مامناندەکان کێشەکانیان چییە تا تێگەشتێکی باشتر هەبێت، هەروەک دکتۆریش باسی کرد. بابەتێکی تر مۆزوعی پرۆژەکانە کە ئێمە لە کابینەی نوێمە سەرڕای ئەم قەیرانە یەک لە دواییەکانە، سەرڕای بڕینی موچەی فەرمانبەران، سەرڕای ئەو کێشە سیاسیانەی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ حکوومەتی ناوەندا ئێمە توانیمانە لە ماوەی ئەم 2 ساڵی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە زیاتر لە 800 میلیارد دینار پارە سەرف بکەین لە پرۆژەکانە کە زیاتر لە 45,000 دەرفەتی کاری ڕەخساندووە لە ناو کەرتی تایبەتە. ئەمە ئەو کارانەیە کە وەزارەتی پلانداران کردوێتی بزات لەسەر ئەم مۆزوعی بابەتی کار کە چی پێویستە. ئێمە دیراسەیەکی زۆر باشمان کردووە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی جیهانی بە تایبەتی لەگەڵ یونسکۆیە، لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە، لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیە دیراسەیەکی زۆر باشمان کردووە لەسەر پێداویستیەکانی بازاڕی کار لە هەرێمی کوردستانە. جارێکە پێشەوەی کە باسیەوە بکەم با باسیەوە بکەم کە ئەم کێشەیەکی جیهانیە گرنگترین ئەو پێداویستیانە لە دیراسەکە بکەم لەکوێ باس کراوە. کێشەکە کێشەیەکی جیهانیە، فراغێکی زۆر گەورە هەیە هەتا لە وڵاتانی پێشکەوتوشە لە بینی ئەوەی کە بابرین زانکۆکان یاخود مرکز زانستیەکان یاخود میهنیەکان پێشکەش بە بازاری کاری دەکەن. لەبەر خاتی چییە؟ تەکنۆلۆژیا گۆڕانکاری بەسەردادێت، بازاری کار گۆڕانکاریەکی زۆر خێراتی بەسەردادێت و زانکۆکان دایمە لە دواترەوە دەبن، ناتوانن لە کاتی خۆیان بگەن بەو پێداویستیانە. بە زەمان چارەسەر کراوە لە هەرێمی کوردستانیشە چۆن لە وڵاتانی پێشکەوتوش هەیە، لە هەرێمی کوردستانیشە هەمان کێشە هەیە، بەس لە هەرێمی کوردستانەمە دوو کێشەی سەرەکیمان هەیە. یەکیگیان مۆزوعی کوالەتیە کە ئێستا باسی دەکەم و مۆزوعی کەشیان کوانتیتیە، واتە ژمارە، یعنی جۆرێتی و چەندایەتی کێشەمان هەیە لەسەری. ئەو دیراسەیە لەسەر کەرتی بیناسازی کراوە، گواستنەوە و کۆگا، کارگەکان، گەیاندن و زانیاری، کەرتە نافەرمیەکان، گەشتیاری و کشت و کاڵ. ئەوەی من ئەمڕۆ هێناومە بۆ ئەوەی کە بتوانین زیاتریش گفتوگۆی لەسەر بکەین، هەموو ئەو بابەتانە زۆر زۆر بە وردی باس کراوە کە دیماندەکان ینی پێداویستەکان چێ لە بازاری کارە و کەمیەکان چین. بۆ نمونە کە باسی مدیری مەشروع دەکرێت، ئێمە لە هەرێمی کوردستانە لەسەر مدیری مەشروع ئێمە سکیل گاپمان هەیە، واتە توانامان کەمە. ینی ئەو کەسانی کە لە زانکۆکات یاخود هەر مؤسسەیەکی ترەوانێ تدریب دەدرێن، فێر دەکرێن کە بتوانن ببن بە مدیرێکی مەشروعێک، ئێمە سکیل گاپمان هەیە. لەسەر ئەندازیاری شارستانی بە هەمان شێوە کێشەی لە دیزاینە چۆنڵی کەمیمان هەیە، دووبارە کێشەی توانامان هەیە لێرەیە کە ئەمە هەموویەگەرێتەوە بۆ چۆنایەتیەکە. ئێمە کوالەتیەکانی ئەو کەسانی کە لە زانکۆکانە دەردەچن لەگەڵ ئەوەی لە بازاری کارە پێویستیان بە زیاتر هەیە. لەسەر دابەدانەی ئەمانە ئەندازیاری میکانیکی بە هەمان شێوە، ئەندازیاری کارەبا، معماری، تەکنیکی کارەبا، سەرپەرشتیاری بیناسازی، کرێکاری اینجا باسی بۆ نمونە کرێکاری دیوار دەکات، کرێکاری ئەوانی کە بە بەرد کار دەکەن گۆشتانە، ئەڵێ سکیلگاپێکی زۆرت هەیە، واتە بۆشایەکی زۆر هەیە لە هەرێمی کوردستانە لەسەر ئەوەی کە کرێکارێکی زۆر باشی بابین وەستا بە کودێکی خۆمان کە هەیە و چۆتە خوارەوانەیە تا دانە بەدانەیەمانە کە چۆن لە هەر یەکێک لەمانە ئێمە کێشەیەکی سەرەکیمان هەیە کە ئەمە پلانێک ئێمە وەک وەزارەتی پلاندانان لە ساڵی 2019 تاوامان کردووە، پێشکەش کراوە بە هەموو وەزارەتەکان. بەگشتی باز دە یەک چارەسەر دەکات. چارەسەرەکەش ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە جگە لە کوالەتی کە کەمیمان هەیە و ئەبێ کوالەتی
ئەو کەسانی کە لە زانکۆکانە دەردەچن باشتر بکرێن کێشەیەکی چەندایەتیشمان هەیە ژمارەیە لە هەندێک لە زۆر کار و بواردا هەیە کە ئێمە بەڕاستی کەس تەدریب بەناکەین بۆ نمونە ئەوانەی کە باسم کرد لە بەتایبەتی لەسەر مۆزوعی بیناسازیە بەتایبەتی لە هینە خوارەکانە نیمان هەموو یەک پێشنیار دەکات پێشنیارەکەی کە ئەبێت ئێمە مەراکیزی میهەنیمان زیاتر پەرە پێ بدەین بتوانین بینینە پێشەوانێ لەبەر خاتوێکە یەک ئەتوانێت بازاری کار زیاتر پێویستی بەو کەسانەیە کە ئەو پیشەیانیان هەیە تا ئەوەی کە پێویستیان بەکاربێت و ماستەر دوکتۆر. زۆر سپاس دەست خۆش بێ حتمما ئەو ئەنجامانە ینی یەکەگرێتەوە لەگەڵ کاکتۆرامان جۆکو باسی کرد وەکو کوڵەتی کێشەمانەیە لە هەمان کاتە لە بەندێکتان کردو بۆ ئەو اختصاساتانی کە هەیە تر ئەمە لە وەزارەتی خوێندنی باڵاوە ئەگەر ئاڕاستەی ئەو زانکوانە بکرێ یاخود بۆ کردنەوەی بەشێکی لەم شێوەیە ئاسانکاری لەو بوارەیە و پلانێک بۆ ئەوەی ئەو بەشانەی کەوادر بۆ ئەو اختصاسانە پێبگەێنن ئەمە وەکۆڵی ئەنجامی توێژینەوەکان بەو شێوازە باشن کە دەستی وەزارەتی خوێندنی باڵاکەون کە وەزارەتی خوێندنی باڵا بەو ئاراستەیە بڕوە. من دێمە لای کاکە عەلی عوسمان بریکاری وەزارەتی پیشەسازی و پلاندانە لە سەرەتاکەیە باسمان لەوە کرد کە زۆرێک لە ئێمە هەمومان درک بەوەکەین کە لە عێراقدا و کوردستان لە چوارچێوەی عێراقدا وڵاتێکی تا ڕادەیەک پیشەسازی لەو بوارە وەسەڵیەکانە بووە ئێستاکە پیشەسازی بە کورتیەکەی نەماوە پیشەسازیەکی زۆر کەم هەیە بە دلیلی ئەوەی کە کەرەستەکان لە بازاڕە کەرەستە هاوردەکراوەکانن ئیمکانیات و مقاوماتی ئێمە لە کوردستانە چین تاوەکو بکرێت پلان لەسەر ئەوە چڕ بکرێتەوە لەو پیشەسازیانە کوردستان بەرەو پێشەوە بچێەوە ئەو هەنگاوانە بچین کە پێویستەکە ئەو پیشەسازیانە بوونیان نەبێ زیندوو بکرێنەوە و ببێتە جێگای بایەخوە ومێدی ئەوە شەکرێک کە ڕەنگە دانیشتوانی کوردستان بەو شێوەیە نەبێ بە چەند کارگەیەک ڕێژەیەکی زۆر لەو کەوادران لە خۆگرێت لە هەموو بوارەکان لە بواری ئیدارەیە لە بواری هەناردەکردنە لە بواری خزمەت گوزاریە لە بواری مانەوەی پارە لە هەناردە نەکردنی دۆلار وەکو باسم کرد لای بەڕێستانەوە وەزارەتی پیشەسازی ئەگەر پلانی ئەم ساڵانەی ئەخیرە و لە هەمان کاتە ڕوئیای مستەقبەلی جەنابتان باسی. سپاس کاک زۆر پێشەکی زۆر سپاس بۆ ڕێکخراوی بیرناس و زانکۆی گەشەپێدانی مرۆیی بۆ دەرفەتەی کە ڕێکی خست کە بتوانین سەرجەمەولانەکەی دارەکان و وەزارەتی خوێندنی باڵا خەڵکانی ئەکادیمی و خوێندکاران و مامۆسایانی خۆشەویستی زانکۆکە لێرە بتوانین ئەمانجی و گفتوگویەکی چڕۆپڕ بکەین هەرچەند کاتەکە کە کەمە ینی بەڕاستی بەشی ئەوە ناکە کە تۆ هەموو ڕائەکانی خۆت و هەموو ئەو پێشنیار و هەموو ئەو گرفتانەی کە لە بواری کردی پیشەسازیە لە هەرێمی کوردستانە بەیانی بکەی بەڵام واکەم کە من زۆر بە کورتی هەم وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە و هەم خۆشم پرسیارێک دروست بکەم کە بە عەمەلی ئێمە خوێندکارانی ئێمە کە لەم هۆڵە دانیشتون مامۆسایانی ئەم زانکۆیە و هەموو خوێندکاران و مامۆسایانی زانکۆکانی تر لە ئەنجامی دانیشتنەکەمانە لەوە تێبگەن ئێمە چ پێشنیارێک ئەەکەین چۆن هەلی کار ئەدۆزینەوە بۆ خوێندکاران و لە ئایندەی دامەزریانی شارناپۆڵینەوە ئێمە ئەمێ سەرنجتان بۆ شتێک ڕاک بکێشم کە کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە ئەیڵێم کە ئێمە لە فەراغێکی قانونی یابووین لە چەند ساڵانی پێشووە ئەو فەراغە قانونیەش ئەو بوو کە هەندێک جار تۆ قەومیەتی خۆت یا خۆت مەسەلەن ئەڵێ من پەرلەمانێکم هەیە کۆمارێکی فیدرالیم حەقا مەسەلەن بواری پیشەسازی قانون و یاسا و ڕێسایەکی تایبەتی بەخۆی هەبێ ئێمە ئەم ساڵ بۆ نمونە بە سوپاسەوە پەرلەمانی کوردستان دوجار بڕیادیا لەوەی کە خوێندنەوەیەکی واقعانە بۆ یاسای تەنمەی پیشەسازی لە هەرێمی کوردستانە دابڕێژێتەوە بە لێک نزیکردنەوەی ئەو یادداشت و لێک تێگەیشتانی کە لەگەڵ وەزارەتی پیشەسازی حکوومەتی عێراقا هەمانە کە یاسای 20 ساڵی 1990 بەڵام یەک تعدیلمانتیا کردووە ئەویش ئەوە بووە کە کاتی خۆی ئەوەی عێراقی نەبووایە یا کۆمپانیاکەی لە عێراقا تەسجیل نەکردایە نەبوو بە خاوەنی مۆڵەتی پیشەسازی ئێمە بۆ ئەوەی سەرمایی بیانی بهێنینە ناو هەرێمی کوردستانەوە نقطەیەکی ترمان بۆ زیاد کردووە کە شخصی بیانی شتوانێت بە سەرمایە گوزاری خۆی بێت لێرە مۆڵەتی پیشەسازی لەمە دواوەردێ کە ئەمە پێم وابێ هەنگاوێکی زۆر باشە بۆ گەشەپێدانی پیشەسازی لە هەرێمی کوردستانە بۆ بابەتی کە باست کرد ئێمە لە پیشەسازی چۆن گرفتەکان چین یاخود چۆن ئێمە هەنگاو بنین بۆ ئەوەی کە
پیشەسازی گەشەسەردووتر بکەین. یەکێ لەو نقطانەی کە زۆر زۆر مهمەوە خاکی هەرێمی کوردستانی کە زۆر پێدەوڵەمەنە ئەویش زەوی زراعیە. ینی ئێمە تاوەکو ئێستا کارمان لەسەر کردووە بەڵام بە ئەکادیمی کارمان لەسەر نەکردووە یاخود بە نیەتێکی باش لە بیدایەت کە دەستمان پێکردووە تاوەکو نیایەت نەمان هێناوە بۆ ئەی بیگەین ئەنجامێ. ئەویش مەسەلەی بەرەبوومی کشت و کاڵیە. لە معاملی خۆراکی کە دروستەکەی لە هەرێمی کوردستانە ئەگەر برەوێکی گەورە نەدەی بە بواری کشت و کاڵی و ئەو بەرومە کشت و کاڵیانە و ئەو زەویانی کە لە هەرێمی کوردستانە هەیە نەچێنرێت کەرەستەی سەرەتایی کشت و کاڵی لێ بەرەمێنرێ معاملەکە جاری کە ناچارە بێ بەوەی کە بێت داوای ئەعفای گومرگی لە منەکە کەرەسەری سەرەتایی لە وڵاتانی دەرەوە بۆ بێنم کە ئەمش بەڕاستی گرفتێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردەوە لە ڕووی داهاتەوە. من نمونەیەکی بەسیتان بۆێنم. برنج داوای ئەعفای گومرگی لە یاساکە هاتووە کە هەر کەسێ معاملێ بێ کەرەسەی سەرەتایی بۆ بکەین. برنج و گەنم و ئەوانە داوای ئەعفاکەی سەیرەکەی لە نقطەی داخڵکردنە زیانێکی زۆر گەورە بەداهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەنێ بۆ چکۆ باجی لێ ناسەنی کە داخلێکی یاساکە ڕێگی پێیاوە. بەڵام ئەگەر هاتووی ئێمە زەویەکانمان چاند بە برنج و بە گەنم ینی ئەوەنە لە قودرەتی خۆمان زیاتر بوو. گەنم چی لێ دروستە بێساور و کۆمەڵێ مشتەقاتی تر برنج بە هەمان شێو تۆ خۆ ئەوەکەی. بەڵام تابێ و لە کیزنان وای کردووە کە من هەر زەرەر لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان باو و ئیهتیمامیش بۆ لە باری پیشەسازیە. کارێکی تر پاراستنی بەرهەمی خۆماڵیە. پاراستنی بەرهەمی خۆماڵی خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئێستا یاسایەکی بۆ دەرێتچێنراوە یاسایەکی ژمارەیەکی ساڵی 2021 ئەم یاسایە لە فەقەرەیەکی ئاماژە بە یەک شتەیە ئەویش ئەوەیە ئەڵێ لە ساپەنجای ئەو کارگەی کە فۆرمی پاراستنی بەرهەمی خۆماڵی پڕ ئەکاتەوە ئەبێ لە ساپەنجای کەرەستەی بەکار هاتووی خۆماڵی بێ کە ئەمەش ئەتوانم بڵێم جارێکی تر گرنگجێکی باشتر بە هەم بوارە کشت و کاڵەکان و هەم بوارەکانی تریش فلیزی و نافلیزیەکان ئەوانەی کە لە مشتەقاتی نەوتە کە هەیە ینی بە کورتەکەی ئەر کارگەیەک بێوێ بەرهەمەکەی بپارێزرێ ئەو بەرهەمی هاوشێوە لە وڵاتانی دەرەوە گومرجی بخرێتە سەر بۆی منافەسەی بازاری پێ بکرێ ئەو کاتە ئەبێ لە ساپەنجەی بەرهەمی بەرهەمی ناوخۆیەکەی بەکاربێنێ ئەو کاتە مەشمولە بێ بە ئەو کرد. دامزانی بەڵێ ئەگەر سەبارەت بەوەی کە لە میدیاوە گوێمان لەمە بێت لەم قسەیە و ئەم میدیاش خۆتەزانی لە ناو خەڵکا دووبارە لە ڕێگەی خەڵکەوە گوێت لێ بێ باس لەوە کرێڵێ بنیادنانی کەرتی پیشەسازی و کارگەکان و ئەوانە بە تایبەتی کە چنە ئاستێکی تۆزێ گەورە و باڵاوە محکومە بە هەنێک لایەن کە پەیوەندی بە سەروەریەوە هەیە و باس لەوە کرێت ئەڵێن تەدەخولاتی ئیقلیمی کاریگەریە لەسەرەوەی کە هەندێک لەو کارگا استراتیژیانی کە هەیە ئاسان نەبێت و بەرهێنەر ئێمە لە کوردستانە بتوانێت بنیادی بنێ لەبارەی ئەم بابەتەوە گەر بە کورتی چونکە تقریبەن 2 دقەیە لە ڕاستیە تۆ بتەوێت هەر وڵاتێک بۆ خۆی لە هەولێر لە ڕێگەی قۆنسوڵیە لە ڕێی سەفارەتەوە لە بەغا لە ڕێی قۆنسوڵێتەوە لە هەولێر هەمویان ملحەقی تیجاری سناعیان هەیە لەناو ئەوە هەمووشیان بۆ براندی خۆیان بۆ بەرهەمی خۆیان بە بەردەوامی بازاری بۆ دروستەکەن و بە بەردەوامیش ئەیانەیە بازار دروستکەن. یەکێ لەو نقصانی ئێمە ئەوەیە کە نێرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە هیچ بەرهەمێکی خۆماڵی خۆمان تا ئێستا نەبینراوە بازاری لە دەرەوە بۆ دروستکەن کە ئەوان لێرە بازاری بۆ دروستەکەن هەڵبەتە ئۆتۆماتیکی تووشی تەداخولاتێک ئەبێ لەوەی کە ئەو کارگەیە حەقا ئێمە بکەین یاخود لێرە نەکرێ چۆن لێرە نەکرێت مەبەستت لەو تەداخولاتانە ئەگەر بکرێت تەداخولەکە تەداخولی سیاسی نییە تەداخولەکە تەداخولی دعمی ئەو وڵاتەیە کە ئەو معاملە ئەو بەرهەمی دروستەکە با من نمونەیەکت بۆ بێنمەوە معاملی دۆشاوی تەماتە معاملی دۆشاوی تەماتە لە ساڵی 1994 دوو معاملی دۆشاوەیە لە هەریر و لە هەڵەبجە فاو ئێناونیت فاو ڕێکخراوی فاو ساڵی 2014 من کە بوومەتە مدیر ناحەی سیروان لە هەڵەبجە ئەم معاملە کۆمپانیا کە مێناوە بۆ یەک دەستی کار دروستکەم ئەم معاملەم پێوە کردووە لە هەڵەبجە کە بۆتە محافەزە لەوێش ئیهتیمامم زیاتر پێیاوە کە هاتووین هەریریشمان دروست کردووە یەکسەر ئۆتۆماتیکی بۆ ڕکابەرکردنی منافەسەی بەرهەمەکەی مەسەلەن وڵاتی ئێران و وڵاتی تورکیا کە دراوسین دەفعی
یعنی دامێکی باشی کارگەکانی خۆیان ئەکەن لەوەی کە بتوان چۆن منافەسەی بازاری دەروی خۆیانەکەن یعنی ئەو تێچووی ئەو تێچووی کە چیلۆیەک دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستانە بەرهەمێنرێ زۆرترە لەوەی کە لە ئێران و لە تورکیایە منافەسە بۆچی ناگا منافەسە لەوە ناکە لەو نقطەیە ناکە ئێمە ئەبێ ڕخنە لە خۆمان بگرین لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە مەولا بەباشی احتیمامێکی گرنگ بە کەرتی پیشەسازی بە و لە یاسا و ڕێساکان و ڕێنمایەکانە کاراسانی زیاتر بکە و مؤهلاتی بەڕێوەبردنی کارگەکانیشەوە بکەن چکە کارگەکان گلیان لە ئێمەیە بۆ نمونە لە عێراقا کارەبا بەسەرەن هەرزانە بە نرخی مەتعومە درێت ئێمە ناتوانین بیانێنێ لە عێراقا مەسەرەن سوتەمەنیانە درێتێ بۆ پێکردنی کارگەکان ئێمە ناتوانین بیانێنێ ئێمە ئەعفایەکی گومرجیمان هەیە مەسەرەن ئەوەنە وا بۆیان ئەگوشین جاری وایانی غەدریشیان لێ ئەەکەین مەسەرەن بەس ئەوەمانێ کابرا کارگەیەکدا مەزرێنێت زەوی نادێتێت لە شارەوانی زەوی نادێتێت لە زەراع زەوی نادێتێت لەوە وەکو مقاوماتەکان حضوریانەیە وەکو اختصاصی وەزارەت درک بەو کلێنانەکەن قسەکە من وا گوێم لێ بێ وا تێگەشتم وێنەکە کە پێویستەکە ئیرادەیەکی سیاسی واتە حکوومەتی هەرێم وەکو ئەنجومەنی وەزیران بەو ئاڕاستەیە کارکە وەک ئەوەی کە ئێوە باسی لێوکەن دکتۆر من نەماوە لێم بکەین من یەک پێشنیارم بە فرسەت ێزانم کە جەنابی وەزیری خوێندنی باڵا لێرە دانیشتووە من پێشنیارەکەم ئەوەیە ئەگەر ئێمانەوەی خوێندکارانی خۆشەویست زانکۆکانی ئێمە هەلێکی کاردی بەردەوامیان بۆ دروست بێ ئەو کۆلێژ و ماهەدانەی کە هەیە بەڕاستی کە تەخەڕوجیشەکەن هیچ هەلێکی کاریان نییە بینی خۆپشاندان و ناڕەزادبی بوون لە مەسلەی دامەزان و ئەوانە دروستە بێ ئێمە وەک وەزارەتی بازرگانی و پیشەسازی پێشنیارەکەم بۆ جەنابی وەزیری خوێندنی باڵا لێژنەیەکی هاوبەش لە بینی هەردوو لامانە دروستکە بۆی ئێمە بتوانین هەلێکی کاری باش و پێشنیاری ئەو کۆلێژ و ئەو بەتایبەتی با لە مەهاتەوە دەست بکەین ئەو مەهاتانە بکەین کە ئێستا پێویستن بۆ نمونە من معاملەم هەیە بە کورتەکەی دوا قسەمە من معاملێکم هەیە زۆر ئاساییە کاکتۆر ئێمە بەردەوامین لەگەڵیا من بەمە کۆتایی پێ خەمە نەبێ پێشنیارەکانی ئاڕاستەی بەڕێستان کردووە بەڕێستان حزورتان لێرە هەیە بۆەوەی کە ئومێ دەکەین بەڵێ من نموزەجێکتان بۆ بهێنمەوە معمەلێکم هەیە کە ئەچمە ناوی بۆ کەشف و بۆ تێستی بەرهەمی بۆ هەموو شتەکان هەر کە داغڵ بووم پێویستم بەوە هەیە نەخوێنەواری تیابێ بێ شەهادەی تیابێ و پێویستیشم بەوەیە شەهادەداری تیابێ چونکە هەنێشتەیە ئەمنی قەومی غزایی تایە کە یەم مختبەرێکی دیجیتاڵیم پێ فەرز کردووە لە ناو کارگەکەیە ئەبێ بە مواصفاتە سەردەمیانە مختبەرە دابنێت ئەم مختبەرەی هەبێ کە ئەبینم کادیری نییە لەسەری دابنیشێ ئەگەر من سبێنێک جەنابی وەزیری خوێندنی باڵا کە ئیجازەی مەعهدێکەیە با بەشی مختبەری لەو مەعهدا بکە ئەو زانکۆیی کە دروستیەکە با من مۆڵەتی کارگەی بەمێ لە ناو زانکۆکەیە کارگە دروستکە لە ناو زانکۆکەی کە کارگەی دروستکرد بەرهەمێ بێ ئەبێتە داهات بۆ زانکۆکە و دوای ئەوەش خوێندکارەکان کە دەرئەچن هەر ئەو خوێندکارانن من ئەتوانم بە سەراحەتی خۆم بەبێ ئەوەی بەرزیکەمەوەوانە بە سەراحەتی خۆم بەبێ ڕێنماییدای ڕێژم لە 150 کارمەندانی دەرچووی ئەو مەهادە یاخود ئەو زانکۆیە لەو کارگەکانی هەرێمی کوردستانە بەبێ پسپۆڕی خۆیان دابزێ ئەمە باسی کارگێ ئەمە باسی مختبەرەکەم دوایە ئێمە سەر بابەتی میکانیکی دوایە ئێمە سەر بابەتی خۆراکی دوایە ئێمە بابەتی بابەتەکانی فلیزی نافلیزی ئەمانە نموزەجێکن ئەگەر ئێمە کاری هاوبەشمان هەبێ وحدی تەنسیقی باشی هاوکاری و هەمانجی هەبێ لە بینی وەزارەتەکانە بە تایبەتی ئێمە وەزارەتی خوێندین باڵا ئەتوانین هەنگاوی زۆر گەورە بەهاوێژین و ئەتوانین بە سەراحەت و دەسەڵاتەکانی خۆمان توانەکانمان یەک بخەین بۆەوەی ئەنجامێکی باشی عملی هەبێ دەستخۆش بێ پێم وا بێت گفتوگویەک هەیە لە نێوانی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە سەبارەت بە گرنگیدان بە ڤۆکیشنەڵ سکوڵ ئامادەیە پیشەیەکان بەڵێ ئەو ئامادە پیشەیانەی کە پێویستە کە کادری وەسەڵی بەرهەم بێنێ بۆ بازاڕی کار و لە هەمان کاتە
بۆەوەی کە ئەگەر ئەوانەی کە لە ساڵانی داهاتوە دەرفەتی ئەوەشیان بۆ بڕەخسێ بۆەوەی کە بتوانن خوێندنی باڵاش بخوێنن. من ئەچمە لای کاک دکتۆر عزت سابیر طبعا وێنەکان من لە ڕوانگەی سێکتەرێک و وەزارەتێکەوە ئەبینم ئێستاکە چاوەڕوانیەوە کەم و تەسەوریەوە کەم کاک دکتۆر عزت سابیر لە وێنەیەکی گشتیە تعقیب بۆ ئەو قسانە بکەوە لە هەمان کاتە وەکو شارەزایەک لە بواری ئابووری و داراییە لەم دەرفەتەیە با بزانین بەڕێزیان لەو بارەیەوە چۆن شۆڕەوەی بابەتەکەکەن. سپاس بۆ بەڕێستان بۆ زانکۆی گەشە پێدان بۆ ئەو ڕێکخراوە بەڕێزی کەمی بنتەشی حەزر کردووە. لە ڕاستیان من هەوڵەدەم و کاتێک کە هەیە بکەم بە دوو بەشەوە بەشێکیان کاریگەری خوێندنی باڵا و زانکۆکان لە بەرەمێنانی کادر بۆ ناو بازاڕی کار چۆن بۆ پێویستە چۆن بێ و چی بکەین بۆی باشتریکەین. لایەکی تریشەوە حکوومەتی هەرێم کۆلێکشنێکی باشە کرۆ بەس کادرێکی باشی پێویست بوو لە زراعەش لێرە وایە چونکە تا ئێستا هەرێمی کوردستان بە عراقیشەوە خاکەکەی و تۆبۆغرافیەکەی هی ئەوەیە کەرتی کشت و کاڵ زۆرترین هەلی کار فەراهەمکا بۆ خەڵک نەکەرتی نەوت و نەکەرتەکانی تر زۆربەی وڵاتانی دنیاش کە گەشتون بەم پێشکەش بەم پێشکەوتنە سەرتاکەیان بە کشت و کاڵ دەست پێ کردو. من بەندە لە نەوەنەوە لە وزارەتی خوێنی باڵا لە زانکۆی سلێمانی دەرسم تۆتۆ ئێستاشی لەگەڵا بێوانە بێژم بەخۆ بەخش. ڕیفۆرم کراوە، زۆر بەش هەڵپەرسێر دراوە، زۆر بەش داخراوە کە زانیویان هەلی کاری لە بازاڕە نییە. زۆر بەشی تازەش دروست کراوە کە بازاری کار پێویستی پێێتی. من سەرۆک بەشی ئابووری بووم لە کۆلیژی بازرگانی منهەجی تەواوی 4 ساڵەکەم گۆڕی گونجانم لەگەڵ بازاری کارە ناوەکەشم گۆڕی عقلیەت و زەهنیەتی مامۆساکانیشم گۆڕی بۆ ئەوەی کە خریجێکی اقتصاد کە دەرچوو لە تەربیە نەڵێ تەعینی ناکەین جوغرافیا و مێژوو بڵیتەوە یاخۆ هەلی کاری دەستکەوێت. ڕیفۆرم کراوە بەڵام بەسنی ئەمە لە بەرامبەریشە لە وەزارەتی خوێنی باڵا لە کابینەکەی کاکتۆرانە دکتۆر دلاوەر عەلادین با گوێی لێم بێ تەلبەیەکیان لە هەولێر نردبوو لە وڵاتانی دنیا بخوێنێ بۆ ماستەر لە اختصاصی عالم البحار. عالم البحار ئێمە نە بەحرمان هەیە نە زەریامان هەیە نە دەریامان هەیە. تۆچی ماجستەر لە چی یەنیتەوە و لە کوردستان خەڵک فێری چیەکەی مەبەستم کەواتە ئەبێ کوالەتی خوێندن لە زانکۆکان هەم ئەهلیەکان هەم حکوومەکان ئەوە بێ کە بازاڕی کارەیەوێ. داهاتووی ئابووری کوردستان بەرەو چۆڕوە بە ئەو بەشانە ئیحتیمامی پێ بدرێ زیاد بکرێ. کۆمیونیکیشن زۆر گرنگە بۆ کوردستان ئەوە چەندین کۆمپانیای مۆبایل هەیە بە هەندەسەی ساڵا زیاتر بکرێ. 80 بۆ 90 لە سەتی داهاتی کوردستان لە نەوتە بە هەندەسەی نەو زیاتر بکرێ. تۆپ 10 دەوڵەمەندەکانی یەکەم لە عالەمە 20 ساڵ پێش ئێستا یەکیان خاوەنی معاملی سیارە بوو، یەکیان خاوەنی شەریکەی نەوت بوو، یەکیان خاوەنی کارگەی ئاسن بوو. ئێستا لە یەکەم هەتا دێم هەشتیان هەمووی لە مەجای تەکنەلۆجیا و کۆمیونیکیشن و ئیبەی، عەلیبابا، ئەمەزۆن، مایکرۆسۆفت، فەیسبوک نازانم چی. کەواتە ئەبێ هەموو خوێندکارێک لە شەشی عەدادیەکە تەخەڕوجەکە دوو ڕێگی لە بەردەمەیەکیانەوەی بە پێی نمرەکەی وەربگیری، یەکیانەوەیە چێتە زانکۆیەکی هەلی یا پەڕەلێلێک یا نازانم چیەک ئەبێ بیر لەو کاتەوە داهاتووی ئابووری جیهان بزنس پارە داهات هەلی کار لە چایە ئەنجا هەرێمەکەی اینجا شارەکەی خۆی. بەڕاستی ناکرێ چاوەڕێی ئەوە بکەین محاسبەی 37 محاسبەی حکومی بە ڤێرژنی 940 و 960 لە زانکۆکانە بخوێنی و تەوەقوعی ئەوە بکەی بەیانی کە چوویتە کۆمپانیای یا شەریکەیەک بۆ اختصاسی کە هاتە وەرە بگرێ چ لێتە پرسێ ئەڵە محاسبەی شەریکات و نازام ئاکسس و ئاکسەڵ و چی من زۆر خریجی محاسبە نیم بزانم چه هینێک بەکارێنی لە شەریکاتەکانە کە نظامی حساباتوانە تەنزیمەکەی. کەواتە ئەبێ قسمی محاسبە ئەبدەیت کرێت. ئێمە دراسەمان کرد خۆشبەختانە هەر لە کۆلێژەکەی خۆما دراسەی چەند ساڵێک ماوەگرت 5 ساڵ بۆ 10 ساڵ یەک خریجی محاسبەمان نەبوو بێئیش بێ لە بازاڕە. کەواتە خۆشبەختانە زانکۆهەلەکانیش فێری بزنسەکە بوونیان لێزانن زۆربەی محاسبەکات. بەڵام بەشی مێژوو هەڵپەسێرا چەند ساڵێک، بەشی جوغرافیا چەند ساڵێک هەڵپەسێرا چونکە خریجیان زۆر بوو، بەشی علم نەفس هەڵپەسێرا
چونکە خریجیان هەبوو لە بازار هەلی کاریان دەستناق کەواتان پرۆسی بە بەردەوام بێ وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان اینجا ئەوەی زانکۆی حکومی ئەمەش پامێکترێت جەنابی وەزیر بە لێم وەرگرم لە زانکۆ حکومیەکانە ئەو بەشانەی ئاستەمە قورسە کە تۆ بیکەیتەوە لای خۆ دڵنیاشی لە داهاتووە خریجەکەی ئیشی دەسەکەی لە بازارە بیکە بەواجب لەسەر زانکۆ هەلەکان باو ئیشە بکە ئێستا وای لێ 2 ساڵێتە خریجی قانون زۆر بە زەحمەتیشی دەسەکەی زۆرە ژمارەی ئەوانەی کە قانون نەخوێنن زۆرە من بم ئیجازەی قانون لە زانکۆی هەلیدا نادەم بنمونە هەموو زانکۆیەکی حکومی قانونی تێ بۆی ئەبی ئیشەکان دابکرێت لە بینی کەرتی گشتی و کەرتی لە بینی خوێندن لە کەرتی گشتی و خوێندن لە کەرتی تایبەت ئەبێت بەردەوام بێ زۆر خێرابێ ئەم پرۆسەی گۆڕینی سیستەمی خوێندن و کوالیتی خوێندن و بەرهەمهێنانی خوێنکار یاخود بەرهەمهێنانی هەلی کار لە بازارە چەند ژمارەیەکی بچووک بۆ بەرەستان باسەکەم لەسەر هەلی کار دراسێکم خوێنەوە 3 ساڵ پێش ئێستا باس لەواکە ئەڵێ زۆرترین ڕێژەی بێکاری لە نێوان تەمەنی 20 بۆ 30 ساڵیایە ئەبێ حکوومەت هێرێم وڵایەنە پەیوەندیدارەکان دراسی بکەن بۆ وایە چونکە 20 بۆ 30 ساڵی هەموو ئەوانن کە تەخەڕوجیان کردووە لە مەحەد و لە جامیعە اینجا دوای ئەوە کەمە بێتەوە ڕێژەی بێکارێکە لە 30 بۆ 40 کەمترە لە 40 بۆ 50 کەمترە تا 60 زۆرترین ڕێژەی بێکاری لە ناو خریجی جامیعایە 24% لە ناو مەحەدا 12% لە خوێندنی پیشەیی ئەوەی عەدادی سناعی تەواو کردووە 0% بە ئێستاشە لەوانەیە بە 10 ساڵی تریش ئەبێ حکوومەت هێرێم وەزارەتی پەیوەندیدار دراسەی ئەمە بکات بۆ خریجی سناعە بێکاری تیایدا 0% بۆ خریجی جامیعە 24% بۆ مەحەد 12% وەڵامیشی هەیە ئەوەی سناعە تەواوەکە زۆر ئاساییە بلایەوە هەموو ئیشە بکە ئەوەی مەحەد تەواوەکە نەخێر دایمە بە دوای ئەوەی ئاگەڕێت چی خوێندووە ممارسەی ئەو بکە خریجی جامیعە ورتر لەو بۆیە بێ معاهدی میهەنی ئامادەی پیشەیەکە دراسەیەکە تەلە بەم هەبووە لە عەدادی تیجارەوە هاتووە کە هاتووەتە قسمی محاسبەوەی اقتصاد هەموو ساڵێکەم بوو تەتویری پێ بە ڕێگەی لێدا مەخە چەندین ساڵ بەڕوەتین ڕێگە داخراوە ئەوەی عەدادی تیجاری تەواوکرد نییە توانین لە ژیانە هیچ شوێنە بخوێنێ ئەوەی عەدادی سناعە تەواوکە هیچ شوێنەوەری نابێت ئەوەی عەدادی تیجارەت نابێ بۆی ئەبێمانە کۆلێکشنێکی تقریباً پرسیارەکە ڕاستێ بەرامبەر خوێندنی باڵا ینی ئەو دەرفەتە بڕەخسێ بۆ کەسێک کە ئامادەیە پیشەیەک مامۆستام لە خوێندنی باڵا بۆیە بەستم کەزانکۆش بخوێنویستیان دکتۆر بەرنامە سەر ئەوەی کە حکوومەت چۆن ناڵم کۆلێکشنێکی باشین کردووە بەڕێزان لە پلاندانان لە سناعەوەی ئاخری ساڵی 92 هەتا 2006 حکوومەتی هێرێم قەتعە ئەرزی ئەدا بە هەموو چین و توێژەکان و پارەی نادانێ لە 2006ەوە سلفەی عەقاری دا بە هەموو خەڵک و زەوی نەدانێ هەموو ئەو کەسانی کە شایستە بوون ئەو زەوی کە دراوە پێیان بیکەن بە خاون و بخۆیان چون فرۆشت بۆیە وەزارەتی کارەبا کرێی بازرگانی لە 100 تا 300 زیاد کردووە بە هەزاران پرۆژە لە کوردستانە داخرا ناکرێ و کرێی کە لە کارگێکی چیمەنتووی وەرەگری هەمان ئەو بڕە لەسەر دوکانێکی سەرتاشخانەی جادەی مەولەویدانێ وەزارەتی سناع وەزارەتی کارەبا پلان دانان ڕێکەون من ئەزانم پرۆژەی گەورە لە دنیادا بێکاری تەواو ناکە هەلی کار فەراهەم ناکات ئەوەی کە تۆ ئەتەیە چونکە زۆر بەڕێز مامۆستای خۆم هەیە لێرە دانیشتووە کارگی گەورە و پرۆژەی گەورە ئەتمیتە و تەکنەلۆجیا جێی دەستی کارەگرێتەوە لە هەموو دنیاە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو وڵاتانەی ئەڵمانیا و سیدوانێک کە سۆشیال ئەدەن بە خەڵک ئەڵێ لە ماڵەوە دانیشە ئەو نەدەیەمێکە ئیشیش بکە هەرەوە نەدەستەکەەوە لە بەرچەیە لەبەروی هەموو ڕەسمال و تەکنەلۆجیا کەی خاتە شوێنی دەستی کارەوە ئەو قازانجەی ڕەسمال و تەکنەلۆجیا بۆی بەدەسێنێ زۆر لەوە زیاترە مۆزەفێک تەعین بکات ئەو ئیشی قازانجی بۆ بکە تۆ لە ماڵەوە دانیشە ئەم تەکنەلۆجیا ئەوەندەم پارە بۆ پێیاکە 500 وەکو تۆی پێ بەخێوەکە کەواتە لە دنیاە لە داهاتووشە پرۆژەی گەورە تەکنەلۆجیا جێی دەستی کارەگرێتەوە کەواتە
چۆن هەلیکار بۆ خەریجی جامعە و مەحەد دروستکەین ئەبێ لە ڕێگەی پرۆژەی مامناوەند و پرۆژەی بچووکەوە بێ ئەی وەزارەتی کارەبا تۆ لە 300 کری کارەبای لەسەر زیاکە هەمووی داخرێ کە داخرا ئەمەی تەخەڕوجی کریی هیچ دەست ناکەوێت خەڵێکی دڵکەمێ ئاماژەی پێ بڵم ماف امتیازاتی کەرتی تایبەت و کەرتی گەشتی زۆر دوور نین لێکەوە بەڵام نە تەسویقمان کردووە نە حکوومەت یاریان جەختی لێ کردوتەوە نە گرنگی پێداوە لەلایەکی تریشەوە تا ئێستا ئەم نەزڕۆ بیرکردنەوەی ئێمە ئاوایە کەرتی حکومی زەمانەتە هەتا ماوی هەتا ئەمریت هەر تەقاعودی وەرەگریت و ئەمانە بەڵام خەلەلێکی تریشی هەیە حکوومەت نەیتوانێت سەرپەرشتی کەرتی تایبەت کە احترامی کەسێک بگرێت کە لە کەرتی تایبەتیشی لێک زۆر جار مافەکانی پێشێل کردو بەبێ سەبەب بە ناحەق بەیانی هەڵەسێڵێت تۆم نایە دەرد دەکەم شوێنێک نییە دادگایەک نییە دیفاعێکی لێ بکە ئەم جارە شتێکی دەکەمەوە ئەوەی کاک عەلی باسی کرد کارگەی دۆشاوی تەماتەوە نەبێ بە پیکاپ تەماتە فڕێت لەسەر جادەکان و بازاڕی نابێ کارگەی مرەبا و نەبێ هەنجیرەکەت ئەبێ بۆیە شتێکی پێوترێت کلوستەر لە یەخسادا من لە چی خوێندومە شارێکە بوو ئەم شارە زانکۆیەکی تیا بوو معمەلی سیارەی شکۆدای تیا بوو جامیعەی تیا بوو مەشاریعی صناعی تیا بوو زراعی تیا بوو پرۆدەکتی مەشروعی ئەی ئاوتپوتەکەی بێ بە ئینپوت بۆ مەشروعی بی ئاوتپوتی مەشروعی بی ئەبێ بە ئینپوت بۆ مەشروعی سی ئەمە پێوترێت کلوستەر جامیعە هین بوو لە هەمویانە تەلەبەیەکی مصریمان تەوزیعی جوگرافیەوە زانکۆکان تەلەبەیەکی مصری هاتبوو جامیعەکە شەریکەیەک خاتم بۆ جامیعەکە وتیان ئەم خوێندکارە دکتۆراکەی لەسەر ئێمە هەموو شتێکی معمەلێکی شامپۆمان هەیە بە ئەم 4 ساڵە تەنها و تەنها لە مختبەرەکانیەوە بەکاربێنێ ئەو نە پارەم کافەشین بە جامیعە مەسرفێ و تەلەبەشیەکەین بەس ئەو نە کوالیتی شامپۆکەمان بۆ چاکە زەرەری بۆ پێستی دەست کەم کاتەوە کوالیتەکەی باشکە ئەمەیە بێ زانکۆ بازار هەلیکار زیاتریشم پێیاویتم کە زانیم وەکوتم بابەتەکە خوێندنەوەیەکی گشتگیرە بۆ قسانی پێشقیتر باسەکەم دواتر لە گفتوگۆ و مناقەشاتە دەقم ماوە مادم با قسەکەم ئەو دەقێش ئەمەیە عادەت و تەقالیدی اجتیماعیش لە کۆمەلگاکانە تاسیریەیە ساڵی 2003 لە عێراقا خراپترین دۆخی ئابووری هەبوو یعنی کوردستانی لێ دەرناکەم با بڵێن عێراق بەگشتی کەمترین ڕێژەی هەژاری لە ناو ژنانە هەبوو کەمترین بۆ چونکە خێزان سەرۆکی خێزان نێتوانانی هەموو خێزانەکە بە خێوکە ئامادە بوو ڕازی بێژنەکەی کچەکەی خوشکەکەی بچێت لە بازاری کار ئیشکە دوای 10 ساڵ هەمان دراسە کرایەوە خێزانەکان داهاتەکانیان زیادی کرد اینجا دوای عەقڵێتەکانیان گۆڕیەوە وتیان نەخێر ئەمە پارەمان منی پیاو منی مێرد پارەم هەیە نایڵم تۆی خێزانم تۆی خوشکم تۆی نازانم چی بچی بۆ بازار کەواتە بەشێکیش کە هەلی کار و بازاڕی کار شێوایی پێوە دیارە علاقەی بە سەقافەت و بە ڕوئیا و بە وەعی و بە عادات و تەقالیدەوەیە بۆیە ئەبێ هەموو لایەک هەوڵ بێن ئەو خۆیەوە عکسی نەزەری اقتصادی هەتا گەشەی ئابووری و زۆر بێ پێویستە هەلی کار کەم بێت بەڵام لەبەر هەندی ئەسبابی بەسی سێرەکەی معادلەکە پێچەوەنەوەت زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێستان دیارە ڕاستەوخۆ ئەم دیدارە لە ڕێگەی کەناڵی ڕووداوە پەخشەکرێ مانەوێت سوپاسی کەناڵی ڕوودا بکەین هەروە سوپاسی هەموو ئەو بینەرانە بکەین کە بینەرمانن لە دیداری زانکۆ و بازاڕی کارەوە هەروەها بینەرانمان دیسانەوە لە چەناڵی یوتیوبی زانکۆی گەشەپێدانی مرۆییەوە کاک دکتۆر مەریوان سەبارەت بە زانکۆ تایبەتەکان و بەڕێستان وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەکو ئەزمونێک لە ئەزمموی زانکۆ تایبەتەکانە زۆر جار قسەکان لە کۆتاقسەی کاکتۆرامانجەوە کە باس لەوە کات سەبارەت بە کوواڵەتی واتەمە بەست لە بەرزکردنەوەی ئاستی توانستی خوێنکاران بە شێوازێک کە لەگەڵ پێداویستیەکانی بازاڕی کارە یەک بگرێتەوە گەر بەڕێستان باس لە ئەزمموی زانکۆی گەشەپێدان و وەروەها ئەو پرسەی کە هەیە کە ئەو یەکانگیریە ئەو پەیوەندی ڕاستەوانەیە کە ضرورە هەبێت و ئێستاکە بارودۆخەکە بەڕێستان چۆنەی بینین لە ڕووی کردەیەوە لە ئەزمموی زانکۆی گەشەپێدان وەکو یەکێک لە زانکۆ تایبەتەکان لە کوردستانە زۆر سپاس کاکتۆر ئەحمەد بە ناوی خوای بەخشەتە و میهرەبان زۆر سپاسی جەنابی وەزیر و هەموو ئامادەوانی بەڕێز دەکەم کە لەم دیدارە تایبەتە
کە لەلایەن زانکۆی گەشەپێدانی مرۆیی و ڕێکخراوی بیرناسەوە ڕێکخراوە ئەمە خۆی لە خۆیدا یعنی خەم خواردنی ئەم دوو سەکتەرەیە وەکو زانکۆ و ڕێکخراو توانیویانە بەڕاستی دەستخەن سەر برینەکان کە یەکێک لەوانە گرێدانی زانکۆ بە بازاری کارەوانە. من لەو سەرەتاوە دەست پێم کە جەنابی وەزیر بەڕاستی زۆر بابەتی گرنگی و ڕۆژان لە سەرەتا بەڕێزان ئاماژەی بۆ کرد کە زانکۆ یاخود وەزارەت ئیشی ئەوە نییە بتوانێت هەلیکار بدۆزێتەوە بەڵکو توانستەکان پەرەپێدا بۆ خوێندکاران قوتابیان چونکە ئەمە ئەرکی تەواوی زانکۆیە. لێرەوانێ ئێمە ئەگەر بێت و باز لە زانکۆ حکومی و زانکۆ تایبەتەکان بکەین زانکۆی گەشەپێدانی وەکو زانکۆیشی تایبەت لەبەرەوەی لەژێر چەتری وەزارەتی خوێندنی باڵا توێژنەوەی زانستیا کارەکە هەموو کات هەم ئاهەنگێکی باش و کاری پێکەوەیی لە بەرژەوەندی پرۆسەی خوێندندا توانیوێتی ئەنجامێکی تا ڕادێکی باش بەدەست بێنێ. من نمونەیە گەنمەوانێ ئەگەر بێت و باز لە توانستی قوتابیان و بەرزکردنی توانستیان بێت لەلایەن وەزارەتەوە لە ساڵی 2015ەوە بڕیادرا کە شێوازی پرۆسەی خوێندن بکرێ بە بۆلۆنیا پرۆسس. ئەمە بەڕاستی هەنگاوێکی گەورە بوو جێی خۆیەتی ئاماژەوە بکەین کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە یەکەم هەنگاوی وەزارەتە زۆر خۆشحاڵانە لەگەڵ وەزارەتە هەمانگی کرد کە ئێمە وەکو زانکۆیەکی تایبەت و پێش هەموو زانکۆکانی تر ئەم پرۆسەیە بەرەوپیری دێین. ئەوە بوو کە برای بەڕێزم کاکتۆر ئامانج وەکو نوێنەری وەزارەت و وەکو ڕایشکاری جەنابی وەزیر ئامادە بوو لە پرۆسەکە و شەرحکردنی پۆرەسەکە و ئێمە توانیمان لەو کاتەوانێت لەگەڵ وەزارەتە بە تەنسیقێکی جوان یەکەم زانکۆ بووین کە ئەم کارەمان کرد. بۆچی بۆڵەنا پرۆسس ئێمە باز لەواکەین کە وەکو جەنابی وەزیرش ئاماژەی پێکرد بەرزکردنەوەی توانستی قوتابیان و خوێندکارانمان لەم پرۆسەیەدا هەمووان دەزانین کە خوێندکار و قوتابی سنتەری تەواوە لە پرۆسەی خوێندندا واتە هەموو زۆربەی ئەرکەکە و گرێدانی زانکۆ بە بازاری کارەوانەیە لێرە خۆی بینێتەوە کە خوێندکارەکە بە فعلی مامەڵەی ئەم ئیشاکە. چۆن ئێمە ئەزانین لە خوێندنی پێش کەرباز لە خوێندنی تەقلیدی بێ کە بۆڵەنا پرۆسس نەبێ خوێندکار لەوانەیە لە کۆتا و بە تەکیدی ژوایە لە کۆتا ساڵەکانی خوێندنە لە کۆتا ساڵدا بۆی ئەڕەخسێ کە بەهۆی پرۆژەی دەرچوونەوانێ بتوانێت هەندێک کاری توێژینەوەی بکە. بەڵام ئەم پرۆسەیە بە بەردەوام خوێندکار ئەچێ لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ خاوەنکارەکان تەنانەت نەک تەنیا لەگەڵ کەرتی تایبەت بەڵکو سەردانی کەرتی گشتیژەکە گرفت و مەشاکیلەکانیان چییە ئەتوانێت بێتوانێ بە شێوەیەکی زانستیانە بە بەکارهێنانی سەرچاوی جۆرا جۆر راپۆرتی تەواو بنووسێ و بتوانێ ئەم راپۆرتانێکایەتی هەم لە زانکۆیە بتوانێت شتێکی وای لێ دروستکە بە پوختەیی گرفتەکان بخاتەوە بەردەمی خاوەنکار و بەردەمی ئەو دەستگایانە. بۆیە ئێمە لە زانکۆی گەشەپێدان بە عەمەلی توانیومانە ئەم کارە لەو کاتەوە بە ئەنجام گەین و هەستیشەکەین ئەنجامی باشی لێکۆتۆتەوانێ. ئەمە یەکێکە لەو توانستانەی کە قوتابی ئەتوانێ ببێتە سنتەرێک و ببێتە مەزدەرێک بۆ ئەوەی کە بتوانێت یارمەتیدەری باش بێ بۆ بازاری کار لە کوردستانە. لایەنێکی تر وەک بەڕێز کاکتۆر ئامانج ئاماژەی پێ بابەتی پێداگۆجیە من دەستخۆشی لە وەزارەتی خوێنی باڵا توێژنەوەی زانستیەکەم بەڕاستی کارێکی گەورەیە کە شێوازی نوێی وانەوتنەوە لە خۆیەگرێ. ئێمە وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە وەزارەتی خوێنی باڵا توێژنەوەی زانستی بە خۆشحاڵی و زانکۆی بەسەر کردوانێت کە بتوانێت هاوکار بێ. ئێمە وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی نەک تەنها هاوکار بووین بەشداری خۆمان بەڵکو وەکو زانکۆ یارمەتیدەر بووین لە ئەوەی کە هەندێک لە خەرجەکانی ئەو پرۆسەیە لە ئەستۆ بگرین چونکە ئەم پرۆسەیە چ لە زانکۆ حکوومیەکان بێت چ لە زانکۆ تایبەتەکان بێ بە کۆتای گشتی خزمەت بە خەڵکی کوردستان و ئەکادیمیا و بواری زانستی کوردستان دەکات. بۆیە ئەم پرۆسەیەش کە بەڕاستی زانکۆ بە بەردەوام ئەم خولە ئەکات و خولی پێداگۆجی مامۆستایان کە تازە خوێندن تاواکەن ماستەریا دکتۆرە لەلایەن وەکو زانکۆ تایبەتەکان زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەم دەبەرە توانیوێتی خزمەتێکی باشکا و تا ئێستا 127 مامۆستای زانکۆ توانیوێتی سوودمەند بێ و 34 مامۆستاش لە پێرێوانێ لە پرۆسەکە داخڵ بوون. ئەمە جێی دەستخۆشێ هەم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەم لە وەزارەتی خوێندنی باڵا توێژنەوەی زانستی کە چونکە بەڕاستی ئەم پرۆسەی پێداگۆجیە لە عالەمە کارێکی گەورەیە کە هەم لەگەڵ پرۆسەی بۆڵۆنیایە هەم ئەم پرۆسەیەش یەکانگیرە بنەوە بۆ خزمەتکردنی هەم خوێندکار و هەم زانکۆکان. لە ڕاستیە باز لە بابەتی خواستی بازار کرا
گرنگە وەک زۆرێک لە بەڕێزان ئاماژیان پێکرد ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوەنێ ئەمڕۆ بازاری کات چی پێویستە لە ڕاستیە تا ڕادێکی باش ئەتوانین لە زانکۆ تایبەتەکانە ئەمە جێ بکەینەوانێ چونکە زانکۆ تایبەتەکان خوێندکات تا ڕادێک کە بۆ یەت ئەوێ بۆ ئەو بەشە بێت یا ویستی بۆ ئەو بەشەیە کە بتوانێت سپینێ هەلی کار بدۆزێتەوانێ لێرە ئێمە تەجووەمانێ هەندێک بەش زۆرجار چارت نییە خوێندکار بۆی نایەت هەڵێ پەسەری بەڵام هەندێک بەش خوێندکار بۆی یەت ئەبێ مەقعدی خوێن زاکەیت کورسەکانی خوێن زاکەی و ئەمە کاردانووی باشیشی هەیە لەسەر ئەوەی کە ئەو خوێندکارە بە شێوەیەکی ئەکادمی باش بەرەڕووی ئەو ویستەی کە خۆیەتی ئەچێت و بازاری کاریش لە هەمان کادا ئیسفادەی لێکە بە بەردەوام ئەمەش پێویستی بە ئەبدەیتە وەکو بەڕێزان ئاماژیان پێکرد چونکە بەڕاستی لە سەردەمەکانە تا چەند ساڵێک ئێمە دراسەمان هەیە لەوانەیە فلانە پسپۆڕی باش بێ بەس پاش ماوەیەشی تر ئەوە باسەکرێت ئێتر تێربوون بۆ لەم پسپۆڕیە بۆیە وەک بەڕێزان ئاماژیان پێکرد ئەمەش جێ خۆیەتی دراسەکرێت بە خۆشحاڵی وەزارەتیش توانیوەتی لەم بوارە هاوکار بێ هەم لە وەرگرتنی خوێندکاران بەپێی ئەو پسپۆڕانی کە هەیەنەوە بەپێی بازاری کار. یەکێک تر لە گرنجەکان کە لە زانکۆیە ئەتوانێت بە ئەنجام بگەێنرێ ئێمە تەنها کە باز ئەەکەین ڕاستە بازە کەرتی تایبەت دەکەین ڕاستە باز دەکەین بازایکە بەڵام ئێستا لە ئێستادا هەندێک لە کارمەندانی کەرتی تایبەت یا کەرتیگیری پێویستیان بە نوێبوونەوەی زانیاریشێ ئەمە ئەشی زانکۆکانی دیسان ئەم توانسە بەرزکاتۆک جەنابی وەزیر ئاماژەی پێەیە توانس بەرزکردنەوەی ئێمە بەردەوام لە زانکۆی گەشەپێنامیرۆی توانیمانە لە ڕێگەی وەرکشۆپ کۆنفرانسەکان سیمپیزیۆم و سیمینار و خوڵ و تۆژین زانستی کە زۆربەی زۆری زانکۆکانیش ئەمە ئەکەن ئەم کارە بە ئەنجام بگەێنین ئێمە بۆ نمونەوە زانکۆی گەشتیان نامێت تێگەشتمان لەگە وەزارەتی ناوخۆ لە هەفتەی پێشووە ژمارەی زۆر لە ئەفسەرانی وەزارەتی ناوخۆ توانیمان لە ڕێگەی مامۆسایین زانکۆی گەشەپێیان و خولیان بۆ بکەین و وەرکشۆپیان بۆ بکەین تازەترین بوارەکان دەربارەی دڵنیایی زۆری دەربارەی کارژێر و ئیدارە هەموو ئەوانە بتوانین ئەبدەیتان بکەین و ئەوەش ئەرچێکی تەواوی زانکۆیە کە بتوانێت یارمەتی دەربێت و هەروەها لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی ئێمە هاماهنگێکی باشین لەوەی کە بە بەردەوام مامۆسایانمان سیمینار و ئەچنە قوتابخانەکان و لە نزیکەوە لەگەڵ خوێندکارەکانە باسی تەکنۆلۆژیای زانیاری باسی ئەوانیان بۆکەن کە ئەمڕۆ بەڕاستی ئێمە زانین کە ئەم تەکنۆلۆژیا چەند گرنگە نەک تەنها لە زانکۆیە پێشوازیان لێکەین بەڵکو لە مامۆساکانمان ئەچن نزیکەوە لەگەڵ قوتابیان و خوێندکارانە ئەم کارە دەکەن. هەروەها یەک دقیقە ماوە هەروەها لە سروشتی پانێڵەکەەوە ئێمە جگەل لە پرۆسی خوێن زۆر باشە ئێمە جگەل لە پرۆسی خوێندن کە بۆ قوتابیان خوێندکارەمان لە پاڵ ئەمەشە پرۆسی بنیادی تواناکانمان هەیە ئەم پرۆسی بریتە لەوەی مامۆستایان بە بەردەوام خولەکەنەوانێ بۆ خوێندکارانمان و هەروەها بۆ ئەوەی لە پاڵ ئەوەشا بتوانن ئامادەکاریان بۆ بکەن بۆ ئەوەی ژینگەیەکی کارکردنی نوێیان بۆ دەستەبەر بکەن و هەروەها لە ڕۆی ئەلۆمینایەوە ئێمە لە ڕێی ئەلمینایەوە کە بازە دەچوانی زانکۆیە بەیوەندی بەردەوامان هەیە ئەتوانین لیان پرسیینەوانە ئایا هەریکا چۆن توانین یارمەتی دەردابین چۆن بتوانین وەک زانکۆ ڕێپیشان دەربین بۆ ئەوەی بتوانین هەری کاتان بۆ ئاسانکەین هەر بە خێرایی من هەندێک شتیر باسەکەم کە بەڕاستی گرنگە بۆ ئەوەی تەنها ئێمە بە لۆکەڵی نەمێنەوانێ ئێمە لە ڕێی تۆژینەکانەوە کە خۆشببختانە وەزارەتی خوێندنی باڵا گرنگی داوە بەم بابەتە لە ڕێ ئەوەی کە پۆڵەنی زانکۆکان گرنجیە بە گۆڤارە ئازبەرزەکان توێژینەوە گرنگەکان زانکۆکان تا ڕادێکی باش توانیمانە ئەمە بکەین ئەوەی کە پەیوەندی بە خۆشمان زیاتر بۆ ئەوەی خوێندکارانمان بناسەنین بە دەرەوەی زانکۆ یا بە دەرە وڵات ئێمە لە زانکۆی گەشەپێنامیڕێیی چەند ساڵێکە هەستانی بۆی خوێندکارەمان نادۆ بۆ تورکیا هەمووی لەسەر مەصرفی زانکۆ بۆ ئەوی لە نزیکەوانێت لەگەڵ زانکۆکانی تورکیایە بزان خوێندکاری ئەوێ چۆنە مامۆسای ئەوێ چۆن دەسەڵێتەوە ئەوان بەڵێ بۆ بەزکردنی ئاسکواتی خوێندن و هەروەها بۆ ئێران چەندین وەزۆمانەر بەداخەوە هاتنی کۆرۆنا پرۆسەکەی تا ڕادێک پێوەستانوین و ئەمەش بەردەوام ئەبێت تەنانەت بۆ ئەوروپاش ئێمە لە ئێراسمەس پڵەس چەندین ساڵە خوێندکارەمان نردووە و توانیویانە مامۆسای خوێندکار لەگەڵ خوێندکارانی دەرەوە بتوان احتیکاکێکی مباشر بکەن یەکێک لەوانی کە دڵمان پێخۆشەوە بڵین ئاستی خوێندکارانی ئێمە تا ڕادەیەکی باش جێ دڵخۆشیە لە ساڵی پارا کە خوێندکارانمان چوون بۆ ئێراسمەس پڵەس تەلەبەی ئێمە منافەسەی تەلەبەکانی دەرەوەی کرد یەکەم راپۆرتەکە بۆ من هەولایەن ڕێکخراوی ناوبراوە تەلەبەیەکی ئێمە 95% هێنابوو هیچ تەلەبەیەکی ئەجنەبی نەیهێناوە
ئەم پرۆسەیە بۆ بابەتی ئایتی و کۆمپیوتەرە زانستی کۆمپیوتەرە و هەروەها دووەمەکە بەرجێکی بوو ئێمە دوو خوێندکارمان ناچکە هەر ئەوەندە ڕێدەدەن سێمەکەش خوێندکاری ئێمە بوو یەکەمەکانەوە پێنجێنە بەرجێکردنەوە دوو تەلەبەی سێهم خوێندکاری ئێمە بوو طبعاً جێ خۆیەتی ناوی تەلەبەکان بڵێم چکە جێ شانازی ئێمن کاکە ڕەوەند و هەروەها سێمەکەش کاکە داسان بوو کە من دەستخۆشی لە مامۆستانی بەڕێزی زانکۆ دەکەم کە توانیوانە ئەم کارە بکەن من کۆتا قسەم ئەوەیە خۆزگە کارگەکانمان زیاتر بن و بە پێی بوونی کارگەکانمان یا بواری کشتتوالمان زیاتر پەرە پێ بدەین بە پێی ئەو بوونە کە وە بەڕێزان ئاماژیان پێکرد وەزارەتی پلاندانان بتوانین لەما بەرچاوڕوونی زیاتر بدات و هەروەها کاری زیاتر بکرد لایەن وەزارەتەکانەوانێ بتوان ئێمەش وەک وەزارەتی خوێنی باڵا بە تەواوەتی کارەسەر پلانەکە بازاری کار و هەروە ئەو بوارانی کە ببژێنێتەوە بەشەکان و پسپۆرەکان لای خۆ بینێتەوە من جایشی سوپاسی هەموو لایەک دەکەم و بەخێر بێت. دەستخۆش کاکتۆر بێگومان کردنەوەی خول بۆ سێکتەری گشتیش لە ڕوانگەی سیستەم تیۆریەوە هەر ئەوانیش دیسانەوە بازاڕی کارن کە پێویستیان بە گەشەپێدانیان هەیە و سروشتی ژیان وایە لە دنیاە ئەو توانستانی کە دەستیانەکەوێت بەهۆی گۆڕانکاریەکان و پێویستیان بە خولی زیاترە لەو بارەیەوە نمونەیە خوێنکارانی کە بڕێستان باسیەکەن ئەمە ئاماژەیەکن بەوەی کە خوێنکاری ئێمە لە دنیا لە کوردستانە ئەو ئیمکانیاتیانیان هەیە ئەگەر ئاڕاستە بکرێن بە ڕێگایەکی باشتر نمونەی ئەو ژمارانە زیاترەکەن. بەڕێزان لەگەڵمانە بن بەردەوامین لە گفتوگۆ هەروەها دووبارە سوپاسی کەناڵی ڕووداوەکەین کە ئەم دیدارە ئەگوازێتەوە هەروەها بینەرانمان لە چەناڵی یوتیوبی زانکۆی گەشەپێدانی مرۆییەوە ستاکە دەرگای گفتوگۆ ئەەکەینەوە بەڕێستان ئەتوانن پرسیارەکانتان ئاراستەی بەڕێزکەن تاکو گفتوگۆ سەر ئەو بابەتانە بکەین بۆیە من خاڵی سەرەتا ئەکرێت ڕاستەوخۆ وەری بگرم و دواتر پرسیار بە پرسیار تۆماریەکەین و دواتر وەڵامەکان وەرگیرێ ئەگەر بەڕێستان مایکەکە کاگکتۆر پۆڵە کاکتۆر سەمە دەگەڕێن بۆلات. زۆر سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ بانگێشە من تقریبا 18 ساڵ گەڕامەتەوە لە ئەڵمانیا هەمان ئەم شتێکی هیسە بازەکەین ئەی نەشت باز کراوە وەکو تیۆری وەکو نەزەری عیبمان نییە وەکو پراکتیک سفر باش بەهاڵی خۆم ساڵی 2023 پرۆژەی تەقدیمی سەرەکی حکومەت کردووە وتومە کەوا وەکو دەستی کوردستانیش دوای پێشکەشمان کردوتن جارێکیش بۆ دراسای ستراتیژی توێژین زانستی وتمانە کە کاری پیشەیی زۆر گرنگە کە وەستا هەبێت وەستا دروستکەی وەستای کارەبا کارەبایە وەستای دارتاشە ئەبێ یاسایەک هەبێت ئەو یاسایە بڵێ دارتاش ئەتوانێت کاری دەرتاشی بکات ناتوانێت کارەباتی بکات ناتوانێت ئیشی باخچە بکات هەر شتێک شادی خۆی بێت و ئەم ئامادەش بووین ئەڵمانەکە هاتنە پێشەوە ویستیان بکەنەوە بۆیە ئەوەی کە زاگرۆس ئەو پیپیە شتێکی زۆر گرنگە لەم کابینەی حکوومەتیە برایە سەدراوە بەڵام تەفعیلی کەن بەڵام ئێستا ئەوە تەفعیلەکەن هەر قسە بێت کەواتە هیچمان بێ هیچ نەکرد گرنگترین شت ئەوەیە کە بەهایەک هەبێت بۆ ئیشی پیشەیی نەک کە هەموو کەسی بچێت ناوزانکەوە هەین بەڕاستی ئەساس 24 ئەڵمانیا کە تەخروجەکەن کە کینەکە 6 تاواکەن دێن لەوانی شار نیوەیان لەوانەیە بڕۆن ئیشی پیشەیە بکەنەوە معقول نییە 1970 ئەمە چی لەکەی دوایی ئینتاجی چیەکەی تۆ طبعاً کواڵەتی خوێندن باش نابێت طبعاً کەوا قاعەکان باش ناکات مامۆستاکە ناتوان دەزێنەوە بۆیە وەرن بە تەواوەتی دەستی پێ بکەن بڵێن فەرموو ئێمە یاسایەک دەکەین یاساکە بێ هەکەسێک کە شاهدەی سەرتاشی بێت ئەو سەرتاشی بکات نەک باخەوانی بیکە زۆر سپاس ئیشاڵڵا جێبەجێ بێت دەستخۆش کاکتۆر سەمەد سەرەتا زۆر سپاس بۆم دیدارە ڕاستەکەی من پرسیارێکم هەیە لە بەڕێز دکتۆر ئامان سەرەتا دواتر دێمە لای دکتۆر زاکرۆز و کاکعالی پرسیارەکەی من پرسیارەکەم یەک پرسیارە بۆ هەرسێکیانە سەرەتای طبعا بێگومان پرۆسی پێگەیاندن ڕۆڵی گرنگە بینێ لەم بابەتە و بە تایبەت خوێندن وەزارەتی خوێندنی باڵاش قورسایەکی زۆرەکەوێتە سەری دکتۆر ئامانج باسی کۆمەڵی پرۆژەیەکی کە پەیوەندیدارە بەم بابەتەوە من پرسیار لە بەڕێز دەکەم ئایا ئەو پرۆژانەی ئێوە
لە شۆرت تێرم لە لۆنگ تێرمە پراکتیکل ڕێزێڵتەکەی چییە بۆ سەر کۆمەلگای کوردی ئەکری پێم بڵێ بە ژمارە بە ستاتیستیک پێم بڵێ ساڵی پار چەند ژمارەی خوێندکاران چەند بوونەت کە تەخەڕوجیان کردو لە زانکۆکانی کوردستان ئێستا دکتۆر ئامانج چەند خوێندکار تەخەڕوجی کردووە لە بەسەر چاو کرد پرسیارەکانت تەواو کرد بەس ئەگەر بە ژمارە پێم بڵێ باشە من لە کاک زاکرۆز پرسیارەکەم ئێوە وەزارەتی پلاندانان بۆ 25,000 کەسە ئەو 25,000 خوێندکارە کە دەرچوونە چیتان کردووە پلانتان چییە؟ ئایا چەندتان ئامارێکتان لەبەردە تا پێمان بڵێن چەندتان دامەدراندووە؟ بە کاک عەلیش ئەڵێم ئەو 25,000 کەسە تەخەڕوجیان کردووە لە کارگەکانی کارگەی ئەگەر کردی گشتی بیا کردی حکومت بێت چەندتان جێ کردووەتەوە پرسیارەکانت ڕوونەوە کاکتۆر زۆر سپاس زەینەب خان کە خوێندکارە لە کۆلێژی یاسا وڵای بەخێربێن من ناوم زەینەب عومەرە خوێندکاری قۆناغی پێنجی زانکۆی گەشەپێدانم لە کۆلێژی یاسا ئایا پرسیارەکەی من دەربارەی ئەوەیە ئێوە ئەو کە ئەڵێن هەری کار نییە و بەڵام بڕوانامە زۆر زۆرە ئەم سەقفەت کە ئەکا زۆر سەرچاوە هێنا تەندروستە و بڕوانامە ئەیە بە کەسانێک کە هیچ شایستە نین ئەو کەسە بڕوانامی هەڵگرتەوە بەڵام شایستەی هەڵگرتنی بڕوانامی نییە ئایا ئەمە هۆکارەکەی کێیە چی وەزارەتێکە ئایا ئەم شوێنە تەندروستە چۆن موافقەتی وەرگرت بە شێوازێکی ناکواڵەتی خوێندن بات بەو کەسانە بەڕێستان ئەڵێن با چاکسازی بکەین جەنابی وەزیر فەرمیان باڕی فرۆم بکەین ئایا ئەم کەسە بە چی من توانم چاکسازی بکەم کە خودی ئەو خوێندکارانە بەخۆشمەوە کێسا تەخەڕوجەکەین کوواڵەتێکی خوێندنی وامانیە کە بتوانین هۆکار بین دە چاکسازیەکی ئێوە هەوڵی بۆ ئێن ئایا جوابی ئەم پرسیاری من لای چ بەڕێزێکتانە سپاس دەستخۆش هاوژین خان بەڵێ دەستان خۆش بێ تەواوی پرسیارەکەی من لەو ئەچێت وەکو تێبینیەک بێ هەمومان نەزانین جەنابتان زۆرێکتان کە لێرەن لایەنی تەنفیزین جێهەتی جێبەجێکردنن بەڵام لە کوێ قسەکانە هەر لە بەڕێز وەزیری خوێندنی باڵاواتە هەموو پانەڵستە بەڕێزەکان کوێ قسەکان لەسەر ئەوەیە کە ئێوەش جارێکی تر ئەو گیر و گرفتانەی کە هەیە ئاراستەی ئێمەی ئەکەنەوە واتە لە کۆی قسەکانتانە دەڵێن وەرن بابیکەین باشە ئێمەش جارێکی تر بە ئێوەی بەڕێز ئەڵێن بابیکەین کەواتە جیهەتی تەنفیزی لێرەکەیە ئایا بەڕاستەکەی لە شوێنی کاری خۆتان هێندە دەستکراوە نین کە بتوانن ئەو بڕیارانە ئەو کردارانە کە ئێمە ئەمانەیە بە پراکتیکی لە وەزارەتەکانی خۆمانەوە ببینین بکرێت بە شێوەیەکی پراکتیکی ئایا ڕێگە بەمە نەدراوە ئەوە من تێبینێکی ترم لەسەر ئەوە بوو کە بەڕێزیان لە کەبریکاری وەزارەتن داوا لە بەڕێز وەزیری خوێندنی باڵا ئەکات کە هەماهەنگیان هەبێ ئایا تا ئێستا وەزارەتەکانی ئێمە نەیانتوانیوە لە کۆبنەوەی وەزارەتی خۆیاندا هەماهەنگیە دروست بکەن تاکو ئێستا لێرە ئەوە بە دەرفەت بزانێت کە بیەوێت داوا لە وەزیر بکات هەماهەنگیەک لە نێوان ئەم دوو وەزارەتەدا دروست ببێ زۆر سپاس دەستان خۆش سپاس هاوژین فەخرەدین زۆر سپاس بایکەکە بە ڕێزیان خۆیان ئەناسیێنن دواتر کە من داخۆ نەزم یەک پرسیاری تر وەرەگرم تۆمارم کردو بێخەمە تا دو پرسیارێکە وەرێگرین چونکە ڕۆینە سەر مناقەشەکان فەرموو بەڕێز زۆر خۆشحاڵم بە دیدارە من عەبدولمەجید فەرەج بەڕووبەری کار لە سلێمانی نوێنەری وەزارەتی کار خۆشحاڵین کە وایە جەنابی وەزیر لێرە ئامادە بە بەس بەداخۆ بۆی نەکراو لە ئێمە هاتوونیتە کۆبوونەوەکەم بەخێربێن تەشریفتانی طبعاً یەکێ لەو وەزارەتانی کە تایبەتە بە کەرتی تایبەت و بەوەی ئیشی کرێکار و ئەوانە بکات وەزارەتی کارە طبعاً وەزارەتی کار دوو یاسای هەیە کە زیاتر پەیوەندە بە کرێکارەکان و یاسای کارمان هەیە یاسای ژمارە 7 ساڵی 1970 و یاسای دەستەبەری کۆمەڵاتیمانەیە کە مافەکانی کرێکارانی تە دەستەبەرەکرێ بەداخۆکم بەڕێزکە دکتۆر عێزەت فەرمووی ئێمە زۆر جار ڕاگەاندنەکان و وەسایلەکانمان وە پەیامەکانمان باشی نەگەیشتە خەڵکی و تا بتوانن هاوکار بن بۆ ئەوەی کە کەرتی تایبەتیش هەموو مافەکانی خۆیان هەموو کرێکارەکانی کەرتی تایبەت هەموو مافێکی قانونی خۆیان هەیە
وەزارتی کار لە کارەکانی خۆی یەکێک لە کارەکانی ئەوەیە تۆمارکردنی خەڵکانی بێکارە بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار لە ساڵی 2019 مەسحێکمان کرد لەگەڵ ڕێکخراوی جیایزیەتە کە لە سنووری پارێزگای سلێمانی 30,000 کەسێکمان نووسیوە بەڵام بەداخەوە دوایی سیرەکەن ئەم ناوانە تیادی پۆلیسە فەرمانبەرە خەڵکی ترە دوکانارە ینی میهنێکی تری هەیە و بەڵام ئێمە ناتوانین داتایکی شوێنی ترمان نییە مقارنانکەن بە یەکتر ئەمە یەکێکە لەوانەیە کە بەڕاستی زۆر جار ڕێژی بێکاری کە بازەکرێ من هەموو لە هەموو ڕاگەانەکانە ئەڵم ناتوانین هیچ ڕێژەیەکی دروست بکرێ ئاراستی پرسیارەکەم ئالۆزی کە هەیە بەڕێزت ئاراستەی کام لە بەڕێزەکانیەکەی کە بۆ وەزارتی پلاندانان زیاترمە بەسمە بۆی کە ڕوونکردنەوەی وەزارەتی خۆمان باسەکەن و زائیدەن بۆ وەزارتی پلاندانان تەمان وەزارتی پلاندانان بابەتێکی باس کرد زگرنگ بوو لەسەر مەسەلەی هێنانی دەستی کاری بیانی تەمان ئەوە یەکێکە لە مەهامەکانی وەزارەتی کار نەک وەزارەتی بەداخەوە وەزارتی تر هەیە تەداخلی کاری وەزارەتێکی درەکە ئەوە یەکێکە لە خاڵەکان کە بەڕاستی ڕووکەن نەک وەزارتی پلاندانان تەداخلەکە وەکو وەزارتی ناوخۆ ئیشی وەزارەتی کارە هێنانی دەستی کار بە پێی بازاڕی کار نەک بەوەی کە بە وەکو جەنابی باسی کرد مەسەلەن لەوانەیە دەستی کارێکی بیانی بێنی بە نرخێکی هەرزانکارەکات و فرسەکارەکانێکە لە خەڵکی خۆمان زەوتەکات خاڵێکی تر ئێمە بە پێی یاساکانی خۆمان لە تا ئێستا 127,000 کرێکار لە کەتی تایبەت دەستەبەری بۆ کراوە ئەو کرێکارانە هەموو مافێکی وەکو فەرمانبەرێکی حکومی حقوق و مافیان پارێزراوە دەستخۆش شتێکی تریشمانە بۆ کرد دەست خۆش بێ بفەرمە ئاخر تێبینی یاخود پرسیار وەرەگرم بفەرمە من جۆشمەندم پشکنەرم لە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵاتی حەزم کرەوەی کە دکتۆرەوان باسییان کە لەسەر مەوزوعی خانوشینی کە قەرار وایە یاسایەک دەرەچێ یاساکە هەیە بەڵام زۆرینەی زۆری کۆمەلگا نایزانێ فعلەن خەڵکمانەی خانوشین بۆ ئێستا خانوشین وەرەگرێ ئێوە زانن ئێستا لە بەڕێبەراتی ئێمە ئەوی بە قانونی لە کەرتی تایبەتە خانوشین بۆ ماگانە 1.5 ملیۆن وەرەگرێ کەمترین معاشی خانوشینی لە بەڕێبەراتی ئێمە 220,000 وەکو ڕوونکردنەوەیەک بۆ کاک زاگرۆس قانونەکە بەس پێویستی بەوەیە لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی وشیاریەوە بە تەلەبەی جامیعە بدرێت بە کەرتی تایبەت بدرێت کە شتێکی وا بوونی هەیە نەک ئێستا یاسایکی بۆ دەرەکەی یاساکە بوونی هەیە بەڵام پێویستەکە خەڵکی وشیار بێت تا ممارەسەیکە لە جێبەجێکردنی شای یاساکە یعنی ئەم سەر ڕۆژانە ئێمە دەرەچین شوێنکارەکان بەسەرەکەینەوە زەمان ئەەکەین بەڵام بەداخەوە لە بەرەوەی ئیلتیزاماتیشی دارایی لەسەر خاوەنکارەکان کرێکارەکان من کە لە کەرتی تایبەتام لە دایرەی زەمانە بڵێ فعلن کە بەشداری نووە چاوەڕوانی ئەوەمە کە گەر پیر بووم تەقاعد بکەم هەر بۆ معلوماتانە ئەڵێن لە ساڵی هەفتاویەکەوە هەیە ئەمە پێشنیارێکم بەرز کرد بۆ لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە تەنسیقێ لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە ئەوە زۆر میمەوە تەواوی کە مەگەر گەیشتە بەردەستی کە دکتۆر ئیشی لەسەر بکە ئەمە پێشنیارم کردووە تەجروبەشم کردو سیمینارم بۆ خوێندکارانی زانکۆ کردوەوە کە فعلەن شتەکان زۆر پێ عەجایب بووە آخر ئەوەی کە ئێستا داوای هەلیکارەکە زۆرینەی لە بێ متمادەبوونیەوەیەتی کە سیقینێ بە کەرتی تایبەت نەک ئەوەی کە هەلیکاری دەست نەکەوتووە مستەقبەلی نییە ئەگەر تۆ دڵنیای کەی تۆ سپێنە خانوشینەکرێ بەڵێ من کرێکار هەبوو لە کۆمپانیش کار ساڵێک و 2 مانگ زەمان کراوە عەفوم کە یعنی بۆی ڕوون بێتەوە کە ئەمە هیچ پشتێکیشی نییە کرێکارێکی داماوە هاتووە کاری کردووە وەفاتی کردووە ئەم کەسە باشە ساڵێک و 2 مانگ زەمان کراوە لە بەڕێبەراتی ئێمە ئێستا هەموو مانگێک 220,000 وەرەگرێ ئەمە شتێکی باشە خەڵک بیزانێ بێ خوێندکار بیزانێ پێشنیارەکەشم بۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵا ئەوەیە کە مەرحەلەی کۆتایی ئەوانەی کە ئەچنە بازاڕەوە بەشێکی ئەوەی کە هەلی کاریشی دەست دەکەوێت هەر بێ متمانەیە ئەگەر چانسێکی بۆ بێ هەرەوێتەوە حکومت ئێوە تاعین بێتەوە دڵنیایی بینە خوێندکارەکانی ئەوەی کە لە خریجی کۆتاین کێنە بازاڕی هەلیکارەوە 6 ساعتیان پێویستە من تەجروبەم کردووە لە چەند شوێنێک سیمینارم کردوەوە بە خوێندکارەکان کە زۆریان پێشتێکی باش بە خوێندکارەکان معلوماتیان هەبێ لێ سەری مافەکانیان لە داهاتووە چیە بێت لە ڕووی خانوشینیەوە پێکانی خۆشکاکەوەشمان کۆی گشتی بیرۆکەکە ڕوونە دەست خۆش بێمە ناچار لەبەر کاتەکە بتوانین مناقەشەی وەڵامەکانیش بکەین لە ڕاستیە کاک دکتۆر پۆڵا کاک دۆرا ماجەستەکەم پرسیارەکە کە باس لە دیسانەوە پرسی ناتەوازن لە نێوانی تیۆری و پراکتیکیەکە زانکۆکان لە ڕووی سەرچاوە تیۆریەکانەوە دەستیانەکەون و بەڵام لە ڕووی پراکتیکیەوە ئەم کێشەیە و لە هەمان کاتە
خۆی وەڵامی بەشێکی لێدایەوە کە باس لەوە کاڵێ گرنگی بە ئامادەیە ئەکادیمیە پیشەیەکان بدرێ و جۆرێک باسی لەوەش کرد کە یاسایەک هەبێ بەوەی کە خاوەنکار ئەو کەسانە وەربگرێت کە بڕوانامەیەکی پیشەییان هەیە. حەزەکەم لەسەر پرسی کواڵەتی لەم بارەیەوە چەنە بە ڕێزی ڕوخسەتی خواست کە بڕۆ بەڵام پرسیارەکەی جێڵا تاوەکو وەڵامەکان گەڵاڵە ببن لە هزری ئەوانی ترە. طبعا دووسێر پرسیار وەزارەتی خوێندنی باڵا اینجا جەنابەت دەتەوێت من هەمووی بەیەکەوە ڕەت بکەم و جوابی ئەوەی دکتۆر پۆڵاشی بە دوای بدەمەوە. طبعا دکتۆر پۆڵا پێشنیازەکەی لەوا بوو کە ئێمە پێویستمان بەوەیە کە بەهای خوێندنی پیشەیی دروستکەین. ینی ئەوانەی کە ئێستا خۆتان نەزانن یەکێک لە مشکیلەکانی زۆربەی زۆری کۆمەلگاکانی ئەو دنیای ئەوەیە کە پرۆسەی خوێندن جدوای اقتصادی نییە لەلایەن جدوایەکی کۆمەڵاتی هەیە. ئەم حەزەکا بە کەلۆرۆس بێنێ لە بەرەوەی برادەرەکەی بە کەلۆرۆسی هەیە، دراوسەکەی بە کەلۆرۆسی هەیە، فڵان کەس بە کەلۆرۆسی هەیە. کاکتۆ پۆڵا دەڵێ ئێمە دەبێت بەها بۆ خوێندنی پیشەیی دروستکەین لە ڕێگای دروستکردنی یەکەم لە ڕێگای ئێمە وەکو وەزارەت چیەکەین بۆی بەهای خوێندنی پیشەیی دروستکەین. خاڵی یەکەمەوەیە کە پانتایی خوێندنی پیشەیی فراوانەکەین فرەست دروستەکەین و تەرکیزەکەین لەسەر ئەو فرەسانەی کە لە مناقەشەیەش باس کرا کە فعلا بازاری کار پێویستی پێیەتی وەزایدەن ئەوانەی کە لەو پرۆگرامە پیشەیانە تەخەڕوجەکەن یاسایەکە بێ بیان پارێزێ بڵێن ئەوەی بکو دکتۆر پەڵاوتی ئەبێ وابێت کە هیچ پیشەیەک نەتوانێت ممارەسەی کارەکەی بکە ئەگەر شادەیەکی خوێندنی پیشەیی نەبێ. ئەمە جۆرێکە لە دروستنی بەها لە پاراستنی مێنەکان. هەر لە ناوەخنی ئەو پرسیارەیە جەوەری ئەو پرسیارەوەی کە لە خەیاڵدانی گەنجێکەوە کە لەو مەرحەلایە ئەمە ئەو پرسیارە بروژێنم. خوێندنە پیشەیەکان کەسێک ڕەنگە ئامادەی هەبێ بڕوا بۆ خوێندنی پیشەی بەڵام بیر لەوە کاتەوە ئەڵێ ئەگەر بێت و دوای چەند ساڵێک بمە خوێندنی زانکۆیی بەردەوام بم ئەو بەشانە کە من کە بکرێ من لێ وەربگیرێم و تا بە دیوێکە هەست بەوە کە بەرەو تونێڵێکی داخرا و تا نیمچە داخراوە ئەڕوا. ئەمەیانە لە دەستی وەزارەتی خوێندنی باڵایە بۆ نمونە بەشە پیشەیەکان کام یەکێک لە کۆلێژەکانی تر بەشەکانی تر ئایا ناکرێت سوود ئەزمموی وڵاتانە وەربگیرێت کە فراوانتر بکرێت بۆ نمونە دەرچووی ئامادەیی بازرگانی بکرێت لە کۆی هەموو کۆلێژی ئیدارە اقتصاد وەربگیرە یان لە کۆمەڵاسی یان لە کۆمپیوتەر ساینس لەوانەی ترە. ئێمە ئێستا مناقەشەیەکمان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە. ئێمە ڕەئی وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە ئاراستەی خوێندنی پیشەیە بێ لە قۆناغی ئامادەییەوە دەست پێ بکە نەک تەنها بڵین لە قۆناغی زانکۆ پۆلیتەکنیکیەکانەوە. یەکەمین هەنگاوکەبینین ئەوەیە کە ئاراستەی خوێندنی پیشەیی لە ئامادەییەوە بڕوە و دوای ئەوە کاتە لای ئێمە بە هەمان شێوە بۆ معالەجەکردنی ئەوەی جەناب باسی کرد کە تووشی تونێلی داخراو نەبن لە ئێستایە فرسەت هەیە بۆ دەرچوانی پیشەیی کە بێنە بەشە پەیوەندیدارەکانەوە. بەڵام ئێمە بۆی بتوانین ئەم فرسەتانە فراوانتر بکەین ئەبێ شێوازی خوێندنەکە و ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن و ئەوانە دەستکاری بکەین بۆی ئەوانە مؤهل بن بۆیە یانە ناوزانکۆکانەوە بۆ خوێندنی بەکەلۆریۆس زیاد لە بەشی زۆرتر بخێنن. پلانمان هەیە و لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەم کارە باس کراوە. تەمان چەند پرسیارێکی تریش کرا لە وەزارەتی پرسیارێکی تر کرا تقریبن پرسیارەکەی گزارشتێک بوو لەو پەیوەندی لە نێوانی دەرچوەکانی وەزارەتی خوێندنی باڵا پلانی وەزارەتی پلاندانان و لە هەمان کاتە وەزارەتی پیشەسازی و بازرگانی کە خستنە ڕووی هەلی کار هەوڵدان بۆ ئەوەی کە هەلی کاری زیاتر بڕەخسێ. تقریبن ئەکرێت ینی گوێ لەم وڵامانە بگرین ئەگەر بە کورتی بێ بچمە لای کاکتۆر عەبدولسەمەد دوو پرسیاری لە من کرد. پرسیاری یەکەمی ئەوە بوو کە جەنابە باسی کرد. پرسیاری دووەمی شێوە بوو کە ئایا کارایی ئەم پرۆسەی ریفۆرم بە مەلموسی لەکوێ بێنرێ. ئەمە پرسیارێکی وەجیهە بەڕاستی منەمێ هەردوو پرسیارەکە وەڵام دەمەوە. خاڵی یەکەم ئایا ئەو ئێمە دێنەوە سەر ئەو نقطەی کە لە ئاساسە باسمان کرد. ئێمە پێویستمان بۆیە گفتوگۆ بکەین لە بینی ئەوانەی پێمان وترێ ستێک هۆڵدەرەکان لە پرۆسەی خوێندن خاوەن پشکەکان بەشدارەکان لە ناو پرۆسەی خوێندن و دروستکردنی پەیوەندی نێوان بازاڕی کار و ئەکادیمیا کە ئەوانیش بریتین لە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە خاوەنکارەکان وەزارەتە پەیوەندیدارەکانی وەکو وەزارەتی پلاندانان و وەزارەتی پیشەسازی و زانکۆکان و هەموو ئەوانەی کە بەشدارن لەم پرۆسەیە. ئێمە پێویستمان بە گفتوگۆی بەردەوام هەیە. ئەم گفتوگۆیە وا دەکا کە مەجای کارلێککردن دروستەکە کە ئێمە دەستکاری منهەجی خوێندنمان بکەین کە ئێمە منهەجەکەمان پارەڵێڵکەین لەگەڵ پێداویستەکانی بازاری کارە ڕوپێی بازاری کار پێمانەڵێت چ قسمێک بکەینەوە چی داخین لەکووا دەستکاری مخرەجاتی پرۆسەی خوێندن بکەین. لێرە دێمەوە سەرەوەی کە ئێمە پێویستمان بە گفتوگۆیەوە ئێستا
بۆ چارەسەرکردنی ئەوە بۆ ئەدرسکردنی ئەو مۆزوعی ئێمە لەسەر ئیندەستری ئەدڤایزەری بۆرد ئیشەکەین، ینی بۆردی هەماهەنگی نێوان کەرتی پیشەسازی و کەرتی خوێندنی باڵا، بۆی کە مخرەجاتی بۆی کە ئایا بە مەلموسی پرۆسەی ڕیفۆرمی خوێندنی باڵا لەکوێ بینرێ. طبعاً ئێمە لە ماوەی ئەگەر 10 ساڵی ڕابردوو سیرکەی تا ئەم دقەی کێسە من تۆ قساکەین، زۆر پرۆژێ ڕیفۆرمی عمیق لە ناو خوێندنی باڵایە ئیشەکەن، هەندێکیان زۆر ئەکتیڤن، هەندێکیان بە خاوی دەڕۆن. بەڵام ئەوەی کێسە ئێمە من ئەتوانم بە جەناب بڵێمەوەیە کە ئێمە توانیمانە هەر هیچ نەبێ یەکەم سەیری 10 ساڵ لەمەوە پێش هیچ زانکۆیەکی ئێمە لەسەر خاریتەی ئەکادیمیای جیهانی وجودی نەبوو. ئێستا وردە و دەزانکۆکانمان دەرەکەون. هیچ توێژەرێکی ئێمە لە ساڵی 1968ەوە کە یەکەمین زانکۆ لەم جوغرافیایی پێی دەڵێن هەرێمی کوردستان دامەزراوە، هەتا ساڵی 2003 هەمووی 4-5 توێژەری کوردستان و زانکۆکانی ئەمە ئەیانتوانی لە گۆڤارە ئازبەرزەکانە بڵاو بکەنەوە. وەرە ئێستا سەیری داتاکە بکە، وەرە ئێستا بزانە ئەو داتایە چۆن ئەکسپۆنەنشیەلی بە شێوەیەکی بەردەوام بەرزە بێتەوە. وەرە سەیری محاوڵەی هەندێک لە زانکۆکانمان کە تۆ زانی هەندێک زانکۆی ئێمە هەیە، بە تایبەتی هەندێک لە زانکۆ تایبەتەکان بەشی هەرە زۆری پرۆگرامەکانی خوێندنی متمانەی نێودەوڵەتی وەرگرتووە. سەیری بەرنامەی تواناسازی کە 400 میلیۆن دلاری ئەو نەتەوەیە دراوە بە ناردنە دەرەوە. ئێستا مەجموعەیە کادری زۆر باش لە ناو زانکۆکانە هاتوونەتەوە لە نەتیجەی ئەم بەرنامەیە، ئەیان بینین لە ناو موقعی قیادیان کاراییان هەیە، تەسیریان هەیە، توێژینەوەیان هەیە، ئینتەراکشنەکەن لەگەڵ دنیای دەرەوە. ئەمانە هەمووی بەیەکەوە. ئێستا سەیری بۆ نمونە هەندێک مەراکزی توێژینەوەکان بکە، ئەبینی وردە چالاکیەکە ئەبینی و ڕیفۆرمیش پێویستی بە وەختە. ئێمە ئەمانەیە یەکشت بڵین وەکو وەزارەتی خوێندنی باڵا بەڕاستی. مەسئولیەتەکەی ئێمە وەکو جەنابی وەزیریش ئاماژەی پێکرد، مەسئولیەتەکەی ئێمە ئەوەیە کە خوێندنێکمان هەبێ کواڵەتی هەبێ، بەراورد بکرێ لەگەڵ دنیا، و ئاکامەکانی پرۆسەی خوێندن لێرنینگ ئاوتکەمەکەمان وازەح بێ، ئیستیجابەی بازاری کار بێ، گفتوگۆمان لەگەڵ ستەیکهۆڵدەرەکان هەبێ، لەگەڵیشیا خوێندنی پیشەیی و تەکنیکیمان فراوان بێ و بیئەی ئیبداع دروستکەین. تەلەبە قەتیس نەکەین لە ناو پۆلەکانی خوێندنە. تەلەبە ئەفکاری تەلەبە ئەو گەنجانەی ئێستا لێرە دانیشتن و لە ناو کلاسەکانان دەبێت بێنە دەرەوە، هەموو سوچێکی ئەم کۆمەلگایە بکەینە ژینگەیەک بۆ خوێندن و بۆ فێربوون. ئەمان کڕۆکی ئەو ڕیفۆرمانەیە کە ئێمە سەمان لەسەر کردووە کە بۆڵۆنیا دکتۆر باسی کرد بەشێکێتی پێداگۆجی بەسێکێتی کواڵەتی ئەشورانس و متمانەی نێودەوڵەتیش بەشەکانی دیکەیەتی. کاک عەلی من دوو پرسیاریان لێ کردم لە ڕاستیار. پرسیارەکەی دکتۆر سەمەد لەگەڵ لە هاوژین خانە کە باس لەوەکە کە بەراوردکاریەکی کرد لە نێوانی دەرچووی زانکۆ، هەروەها دەرفەتی کار و پلان بۆ تێگەیشتن لەگەڵ دەرچوەکانە لەگەڵ هاوژین خان باسی لەوە کە چووکە پرسیارەکەی تقریبا ناڕاستی پیاوانی دەوڵەت کرد حکوومەت بەڕاستەوە خۆیە بەتەحدید کە ئەڵێ بەڕێستان وەکو وەزیرەکان لە ئەنجومەنی وەزیرانە لە کۆبوونەوەکانە لێرە ئەڵێن کە حکوومەت ئەبێ وا بکە، ئێوە لەو گفتوگۆیە لەگەڵ حکوومەتە چیتان کردووە؟ مەبەستمان تێگەیشتنەکان چ ئاراستەیەکە؟ سپاس. لە ڕاستیەوە بەرەو کۆتایی پانەڵەکەی ڕووین. زۆرمان قسە کرد، بەڵام باز لە عیلاج بکەین، باز لە چارەسەرکردن بکەین. چوار بەڕێز قسەیان کرد، من پێم باشە وەڵامی من بۆ ئەو بەڕێزانە ئەوە بێ چارەسەری پرسیارەکانیان چییە. یەکەمیان دکتۆر پۆڵاق قسەی کرد لەسەر مەسەلەی بە بەهاکردنی کار و پیشە. بەڕێزان بە بەهاکردنی کار و پیشە تەنها لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی نییە. بە بەهاکردنی پیشە ئەیگێڕمەوە بۆ ئەو تەنسیقەی کە هاوژین خان بۆ ئەو تەنسیقەی کە باسی کرد، بەڵێ تەنسیقێکی وان نەبووە هەتاوەکو ئێستا کە بتوانین ئەم بە بەهاکردنی پیشە بخینە مەیدانی عەمەلەوە، ینی پراکتیکەی پێن. ئەمەش بە چیە بێ؟ مەسەلەن بە بەهاکردنی پیشە بە چیە بێ؟ کە تۆ خوێندنێک دائانەی ئەبێ بزانی چواردەوری بە بەهاکردنەکە چییە؟ یەکێ لەو بە بەهاکردانە ئەویش ئەوەیە تەنزیم و ڕێخستنی مۆڵەتی کارە. تەنزیم و ڕێخستنەوەی مۆڵەتی کار پیشەکە بە بەهاکە، پیشەکە قورسەکە. بۆ چکە لە کاتێکە ئەگە سەرچاوی فرە مۆڵەتی کە دروست بۆ یەکی بخێنەوە
ئەو کاتە من مۆڵەت بە یەکیەکەیم کە دەرجوی مەهات بێ لە بوارێکە نووسنگەیە کە ئەکاتەوە علی هەروەها دەستنیشانکردنی ئەوەی کە ساعەتی کارکردن ئەمە نقطەی یەکەم دووەم لە هەرێمی کوردستانە هاوڵاتیمان هەیە شەهادەی نییە مەسەلەن نابێ مافی ئەوەش بخۆی بەڵام ئەگەر هاتە سەر پراکتیکردنی چاکردنەوەی مۆبایلێک کە تۆ قسمێکی بۆ دامەزرێنی شتێکی بۆ دامەزرێنی سەیەکی نەخوێنەوارەکە زۆر بەتواناترە لەوەی کە شەهادەیە بەڵام ئەکرێ لە سنتەرێکی دیاریکراوی محافظەیەکە لە زانکۆیەکە سنتەرێکی بۆ دابنرێت ئیمتیحان بکرێ ئەو کەسەی کە مەسەلەن شهادەی نییە لە ئەنجامی ئیمتیحانەکە اینجا ئێمە وەکو حکوومەت بتوانین مۆڵەت بەو خاوەن شهادەیە بدەین یاخود بەو خاوەن دەرچووەی کە هەڵسەنگاندنی بۆ کراوە لەسەر مەسەری شهادەکە ئەمە ڕێخستنی مۆڵەت بەهایە بە پیشە دووەمیان لە وەڵامی پرسیاری دکتۆر سەمەد بنێ لەو 25,000 خوێندکاری کە باس کرا من لە پێشنیارم کرد بۆ جەنابی وەزیری خوێندنی باڵا بۆ ئەوانەی کە کۆلێژ و پەیمانگا هەیە لە بواری ئێمە وەکو سەناعە مەسەلەن خریجی زەراعە مەسەلەن ئەمانە ئێمە مؤهلاتی دامەزراندنیان لای ئێمە هەیە بە تەنسیق بە ڕێنماییەکی هاوبەش کە لە نێوانمان نابێ ئەو خریجانە چۆن من لە ڕێنماییە کە مۆڵەتێکە ئێم بە خاوەن کارگەیەکی بواری خۆراکی فەرز یەکەم لەسەری کە مەسەلەن 4 دەرچووی زراعیم بۆ دابمەزرێنێ اینجا ئەو کاتە من نتوانم مۆڵەتی بێبم و شەقی دووەمیشی بۆ ئەوانەیە کە لە ئایندەیە ئەگەر کۆلیژێ یاخو مەعادێک کە دروستەکرێ بۆ ئەو پیشانەی کە ئێمە وەکو سەناعە پێویستمان پێێتی ئەو کاتە لە ڕێنمایی مۆڵەتی خۆمانە جێگەی ئەەکەینەوە کە لەم بوارە تۆ بۆتەیە ئەوەنە فەرمانبەر دابمەزرێنی کە ئەم خریجی ئەم مەعادە یاخود خریجی ئەم کۆلیژەیە یەکێ لەو نقطانەی کە باس کرا هاوتین خانەوە هەمانکە جواب مایە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێمە لەبەرەوەی لە ڕووی پیشەسازیەوە زۆر پێویستمان ئەتوانم بڵێم لە ساهەشتای وەزارەتە تایبەتمەندەکانە لە ئەنجامی کۆبوونەوەی هاوبەشی ئێمە و دەستەی وەبەرهێنان بڕیاردرا کە بۆردێکی سناعی لە هەرێمی کوردستانە دروستکرێت ئەم بۆردە سناعیە بەڕاستی من لەم دانیشتە تێگەشتم کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی کە زۆر زەرورە کە حزوریان هەبێ بە ئەندامێک لەناو ئەو بۆردەیە و کاروباری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیش بەڕاستی کە ئەرکی ئەوانە کە هاتینە سەر عەمەل خەڵکمان دابەزران یعنی ئەوانیش بۆیان هەیە مەسەلەن لە حقوق و امتیازاتی کرێکارەکان لەناو کارگەکانە ئەوە بکەن ئەتوانین لەمە و لە دروستکردنی ئەم بۆردەوە کە ئیشەڵا هەفتەی ئایندا فەرمانەکەی دەرەچێنرێت ئەتوانین هەماهەنگی و ئەو تەنسیقی کە هاوژی خان وتی زۆر دەست خۆش بێ کاک زاگرۆز هەر لەگەڵ وڵامەکەی کاکتۆر سەمەدا کاک عەبدولمەجید باسی لە جۆرێک لە تێکەڵی اختصاسات کرد لە سەبارەت بە تەنزیمکردنی هێنانی کرێکاری بیانی لەگەڵ وڵامەکەی کاک دکتۆر سەمەدا گەر بەڕێز بە کورتی چونکە نزیکە بینەوە لە کۆتایی دیدارەکە زۆر سپاس بەنسبەتی تەداخڵکردن نییە لە هەموو دنیاە ئیجازەی دەرفەتی کار کە ئەدرێت بە هەر کەسێکی بیانی دوو موەسسەی جیاواز کاری لەسەر دەکەن موەسسەیەک پێڵەن موەسسەی وەزارەتی ناوخۆ و وەزارەتێکێ پێڵەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەو دوو موەسسەیە لە ناو هەموو وڵاتەکانی عالەمە ئەو دوو موەسسەیە کار دەکات یەکێکە بە ڤیزە بدات یەکێکە بە ئیجازەی عەمل بدات و هیچ کێشەیەک نییە لەویایە بەس وەیە کە وەزارەتی ناخۆ زۆر بە باشی ئیشەکانی توانیەوە بکات بەس وەزارەتی کار لەبەر خاتوویەکە پێشکەوتنی بە تایبەتی لە دانانی سیستەمانەی توانیوە هەیبێت تۆزێک ئیشکال دروست بووە کە هیواداری نەماوەکی زۆر کەمە ئەوە هەڵبکەیت بەس بەنسبەتی ئەو پرسیاری کە چەند دەرفەتی کارمان ڕەخساندوان بۆ 25,000 ئێمە ساڵانە نزیکی 45,000 بۆ 50,000 داواکاری کار هێتە ناو بازاڕەوانە 25,000 لە زانکۆکانن بەس نزیکی 30,000 ژیا کەمتر لەوە لە دەرەوەی زانکۆکان هێن کە داوای کار دەکەن تەڵەبی کار دەکەن وشتانە دامەزراندنی ئەمانە ناو حکوومەتە خراپترین شتە بۆ لەبەر خاتێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا گەورەترین حکوومەتە لە سەرتاسەری جیهانە لە سایە 14 دانیشتوانی هەرێمی کوردستان فەرمانبەری حکوومەتن واتە لە کەرتی حکوومەتا کار دەکەن کە ئەمە هیچ وڵاتێکی پێشکەوتوش بۆ دەرەجێ نییە ئەوەی ئێمە بەکاری لەسەر بکەین ئەوەیە کە هەوڵ بدەین پێکهاتەی بازاری کە باسی بازاری کار دەکەین لە ساڵ 51 دانیشتوانی هەرێمی ئەوانەی کە کار دەکەن
لە لای حکوومەتەوە کار دەکەن لە سا سیانزەی لەسەر بیناسازیان لە سا یانزەی لەسەر بواری تیجارە و شتانیان ئەبێ ئێمە ئەم ڕێژەی کارانە لە ناو حکوومەتە بگوێزینەوانێ بۆ ناو کارتی تایبەت و هەر یەکێک لەو سەکتەرانە پێویستی بە دامێکەیە بەڕێزان هەروەک باسم کرد پێشتریش وەزارەتی پلاندانان ئەو دیراسەی کردووە هەشە ئامادەیە پێداویستەکانی بازاڕی کار چییە بەس لەسەر مۆزوعی بیناسازی جەنابی وەزیر بەڕێزان ئێمە جگە لەوەی کە کوالەتی ئەو کەسانی لە جامعەکان و لە زانکۆکان و هێنە دەرەوانی خراپە مهندیسەکان و هەر یەکێکتر لەو میانانی کە لە زانکۆکاران درێت هەندێک بواری کەشمان هەیە کە کەس شتیان فێر ناکە بۆ نمونە ئینسولیشنز وەرکەر واتە ئەو کەسانی کە لەسەر بیناسازی کار دەکەن لە بواری ئینسولیشنە لە عەزلە کەسمان نییە کە شارەزا بێت سپۆری تازەمان دەوێت لەسەر مەسەرەی لەحیمچێتی یعنی لەحیم باسی لەحیمچێتی شتێکی بچووک ناکەین لە بیناسازیەکی گەورەیە پێویستت پێیەتی ستراکچەری ستیل دانانی چۆنە کرێکارەکانی کە بتوانن ئەوانە دابنێن تەشغیلی جیهازی گەوری وەکو کرێن و گۆشتانە نیمانە ئەمانە بازاڕی کار پێویستی بمانێ ئەو دیراسەیەش هەیە ئامادەیە لە ساڵانی کارگرا بەس نمونەیەکی ئەم هۆڵە بینینەوانە کە سەیری بکەین ئێمە لێ دانیشتوونم سمیناریت یا دەکەین وەشتانە بزانێکی دروستکردنی ئەم بینایە و دانان و تەجهیزکردنی ئەمە ئایا هەموو بە کرێکاری خۆماڵی کراوە یا کرێکاری دەرەمان هێناوە ئایا ئەو دیواری کە ئێستا مەسەری دەکەین ئەوە بە کرێکاری خۆمان کراوە وەستای خۆمان هاتووە ئەو هینەی داناوە بازاری کار پێویستی بەوەیە جگە لە زانکۆکان و کوالەتیەکانی ئێمە پێویستمان بە هەندێک میهنە هەیە هەندێک پیشە هەیە کە بەڕاستی موسسەکانی ئێمە چ وەزارەتی خوێندنی باڵا بێت چ وەزارەتی پەروەردە بێت چ وەزارەتی کار بێت چ وەزارەتەکانی تر بێت ئەو تدریبە باشیان نادەن کەواتە فراغێکی زۆر هەیە بۆشاییەکەیە ئەو بۆشاییەکە بپڕکرێتەوانێ ئەوەش هەروەک ئاماژەم پێکرد زۆر بەوازەحیە پێویستیمان بە کردنەوەی مەراکزی پیشەیی هەیە کە بتوانێت خەڵکانێک فێر بکات کە بتوان لەسەر ئەو پیشانە کار بکەن ئێمە ئەوە مهندیسمان ناوێت بەس ئەوەمان دەوێت کە کوالەتیەکەیان باش بێت کە لەگەڵ خاوەن کۆمپانیاکە کار دەکەیت حەز دەکات بچێت مهندیسێک لە وڵاتێکی ترۆ بێنێت چکارە دیسپلینی و مهندیسە باشترێکە یەکێ لەو خاڵانەی کە من وەکو پێشدیارێک بیدەم بە وەکو هەر زانکۆیەکوانە کە زۆر گرنگە کە لە زۆربەی خاوەنکارەکان کە ئێمە قسەیان لەگەڵا دەکەین کێشەی زمانێکێکە لەوانی کە زۆر جار باسی دەکەن ئەڵێن کاکە ئەو کەسانی کە لە زانکۆکانە توانستی فێربوونی زمانیان نییە مۆزوعی کۆمونیکیشن زۆر کێشیان هەیە لە هەمووی گرنگتر ئەڵێن بابەتی نوێگەریە ئەڵێن ئەمانە ئامادەنین کە شتی تازە فێر بن ئەو شتێک کە فێری بوونیا زۆر بە کەمی فێری بود ئەمە یەکێکە لەو بابەتانی ترکە زۆر خۆش بێ دیارە کە باس لە توانستی تازە و دیسپلینی تازە و بواری تازە کە پێویستەکە ئێستا بازاڕی کارداوایەکە و کە حزوری نییە کردنەوەی ئەم بەشانە دەرفەتێکی تر ئەڕەخسێنێ بەوەی کە خوێنکار ئەو بڕوا لەو بەشانە درێژە بە خوێندنە کە بازار فعلەن پێویستی پێێتی و دەرچوەکانیش تەڕادەیەکی زۆر زمانەتی وەرگرتنیان هەیە ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێز کاک دکتۆر ئارام سەبارەت بە قسەکردن لەسەر پەیوی بەڕێزیان ئەو مناقەشانەی کە کراوە کە جەنابیان با بفەرمن کە ئێمە زۆربەی وەزارەتەکانمان کۆ کردوونەتەوە ئێمەش لە ڕوانگەی وەزارەتی خوێندنی باڵاوە کە قسەمان کردووە سەبارەت بە ئەم پرسەی کە هەیە با بزانین بەڕێزیان دوا پێیویان لەسەر ئەم بابەتە فەرموو کاکە زۆر سپاس مانوو نەبن ڕاستیا خۆشحاڵ بووم کە دیبیتەکە گفتوگەکە عەقلانی زانستی بوو دوور بوو لە پۆپۆلیزم ئەو زۆر دڵخۆشی کردم و پێویستیشمان بە درێژە پێدانی ئەم نەفەس و ناجایە لە بەڕێوەبردنی دیبیت و لە قسەکردن لەسەر ئاڵنگاری کێشەکانی خۆمان وەکو کۆنکلژنی دیبیتەکە هەندێک قسە کرا حەزم کرد سەرنجێکی تری بخەمە سەرەوە کەمی ڕوون کردەوە بدەمە تەوە دوو خوشکێشە و لاوە قسەیان کرد لەسەر دروستکردنی کوالەتی و ستاندارد ئێوە ئەزانن دروستکردنی ستاندارد و کوالەتی پرۆسەیە لە کونفێکوونێکا دروست نابێ و عاملی زەمەنیش زۆر گرنگە و کەرەستەش زۆر گرنگە لە مەسەلەی دروستکردنی کوالەتی و ستانداردە ئێستا ئێمە ئەو کەرەستەی کە لە پەروەردەوە بۆ ئێمە دێ 12 ساڵ لە ژینگەیەکی ترایە ڕەنگاتە ئەم تەوقیتە ڕوئیا و دیدگا ڤژن و مژنی ئێمە لەگەڵ پەروەردە لە زۆر شتا جیاواز بین ژینگەی خوێندەکانمان جیاوازە پرۆگرامەکانمان جیاوازە ئیهتیمام و ئینترێستمان بۆ دروستکردنی جۆرە سکیل جیاوازە یعنی جاروباری جۆم لە مناقەشە بیزانتیا بێ گەڵێن ڕێک وەکۆی مریشک لە هێرکەیە هێلکە لە مریشکە
ئێمە کە باسی دێنە سەر دروستکردنی کواڵەتی گلەیەکانی ئێمە چەندە ڕەوایە هەندێک جار هینایی ئەوانەی لە پەرۆدە ڕەوایە پەرۆدەش پێم وڵێت تۆ مامۆسایەک مەیەتێ کە ئەو کوواڵەتێ دروستەکە منش گلەیەکەمەوێت و کوواڵەتەیەک مێدێ کە ئەمە ئینتاجەکاتەوە یانی ئەم مناقەشە بیزانتیە پێویستی بە ئەوەی هەڵوەستەری سەر بکەین و فەرمون با بیگۆڕین یعنی و پێشتر وتم ئەگەر چاوەڕە بێن خەڵک بێ بمانگۆڕێ سەردەمی هاتن و چاوەڕوانی گۆدۆ لە دنیا بەسەرچووە ئەو سەردەمی ئایدۆلۆژیا و خواندنی ئینسان و ئەفسانە و حکایەت بوو خۆت فریای خۆت نەکەوی کەس نایە بۆ بکە چێ دەستی گردوین بیکەین کەس دەستی نەگردوین ئەو خوشکێک باسی کرد کە ئایا پەیوەندی هەیە لە نێوان وەزارەتەکانی یان نییە بەڵێ پەیوەندی هەیە بەڵام هەر وەزارەتێک یاسای کارکردن و سیاقی قانونی خۆی هەیە بۆ کارکردن ئامانجی مشتەرەکیشمان هەیە یەکێک لە ئامانجەکانمان ئەمەیە بۆی ئەمە ئامانجە تحقیق بکرێ ئەبێ زمینەی بۆ بڕەخسێنین چۆن زمینەی بۆ ڕەخسین ئەبێ لەگەڵ وەزارەتەکان تەعاونمان هەبێ چۆن تەعاونمان هەبێ ئەبێ هەندێک یاسا هەموار بکەینەوە یعنی ئەوە نیەوان لە دۆڵەکە ئێمە لە دۆڵێکی کە قسە لە هاوکاری و داوای هاوکاری لە وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران و سێکتەرێکی تایبەتەکەین بەو معنایە نییە کە پەیوەندیمان نییە و هەرێکێ لە دۆڵێکین بەو معنایە کە دۆزیمانێتەوە ئامانجی مشتەرەکمان هەیە هەمووی مشتەرەکمان هەیە خەون و خەمی مشتەرەکمان هەیە ئەبێ بەیەکەوە کاری بۆ بکەین و ئەرزەتی بۆ بڕخسین بۆی تحقیقی ئەو ئامانجانە بکەین ئەگەینە هەر ئاواهی بڕوا خۆ ساڵیان ڕابردووش هەروە بووە ئەو پەیوەندیانە هەر بەم شێوەیە بووە بەڵام دیاریکردنی برینەکان دەسیشانکردنی ئامانجەکان ئەوە خۆ ئامادەکردنیوێ تیارێوێ خطەیەوێ پلانیوێ استراتیژیێ ئەو بە یەک وەزیر ناکرێ بە یەک وەزارەتیش ناکرێت چکە خەمەکە خەمێکی نیشتیمانی گەورەیە کاک هۆشمەند باسی کە من سوپاسێکم وایە بۆ دەرگای وەزارەت هەمیشە کراوە سوپاسی ئەو سەرنجانەکەم بە سەرنجی دڵسۆزانە و تێبینی دڵسۆزانە و بەڕاستی بە پرۆژەی گرنگی نیشتیمانیانی ئەزانم من لە وەزارەت دەرگامان کراوەیە هیوادارم دەرفەتی زۆر نزیکا بتوان هەموو کاک عەلی باسی کرد لەگەڵ ئەوانش دیسانە دیدارێک بکەین چۆن لەگەڵ پەروەردە دیداری هاوبەشمان هەیە لەگەڵ دەستەی نەزاهات دیداری هاوبەشمان هەیە بە تاکید پێویستیشمان بەوەیە لەگەڵ کاک دکتۆر دارا وەزیری پلاندانانیش پرۆژەیەکمان ئامادە کردو گفتوگۆمان کردو ڕەنگە جەنابی کاک زاگرۆز نازانم لێرە نەما ئەو ڕەنگە بزانێت کە ئێمە خەریکی ئەوەین لەگەڵ ئێوەش ئەو سێکتەرانی تر ئەو وەزارەتانی تریش بە تاکید پێویستمان بەهۆی گفتوگۆ هەماهەنگی باش بکەین ئێمە گەر لە ڕووی قانونیەوە قەونەنی هەندێک مەسائل بکەین هەندێک لەو ترست و دڵنیایی و متمانەیە دروستەکەین ڕاستەکە خەڵک ڕادەکەتی تایبەت ئایندەی دیار نییە ناجان تەقاعود دەکرێت ناگرێت خانشینەکەی دەستە بەرە کۆمەڵاتەکەی چی لێ بەسەر دێ هەموو ئەمانە پێویستیان بۆی وتم ئەم وەزارەتانە کە هاوبەشن پێویستیان بۆی دەستکاری هەم دامی هەندێک پرۆژەی یەکتری بکەین هەم لە کێش پێویستی بوو شتێک هەموار بکەینەوە بەیەکەوە هاوکار بێن بۆ ئەوەی هەمواریان بکەینەوە مەسەلەی ئەدمیشن سیستەم وتم باسم کردوتم ئەو پێوە و پەیوەندداگانەی کە قوتابی یا خوێندکارێک دێتە وەزارەت تیخێننی باڵا زانکۆکان خۆیان هیچ ڕۆڵێکیان لە هەڵبژاردننی ئەم کواڵەتی و کەرەستەیان نییە بۆیە ئێمە لە سەروبەندی ئەوەین کە ریفۆرمێک لە قوبوڵی مرکزی بکەین لانی کەم سیستەمی کنکور کە لە دنیا متەبع لەم ئێرانی بەدەستی خۆمان جارێکی شەر لێرە باسم کردەوە بزانم لە زانکۆکانی تەلەسیستێمانی مەبەستم با کنکورێکمانە بێ ئەو کاتە هەموو کەس ئامادەنی ئەو کاتە ئێسش ڕەنگە هەموو کەس حەز نەگا بڕاتە زانکۆ بەس دەرفەتی تری نییە یەک دەرفەتی تاسە یەک معاملی لەگەڵ کراوە یەکێ زانکۆ ئالە مەسەلەی نایتە زانکۆ وەرناگیریتە بڕە دەرەوە بڕ سەرجادە من وتم لەگەڵ خستە سەرجادەی خەڵ نیم بە مەسئولان تەسەڵ لەگەڵ ناڵی خەڵکا بکەین لەگەڵ نەوەکانیان دێ خۆمان بکەین نەترسین لەوەی ئەگەر پێمان نەکرێ من دڵنیان پێمان نەکرێ دڵنیان مەتوانین دەرفەتی زۆر باش بۆ مناڵی خۆمان لە مستەقبەلی علمی خۆمان و مستەقبەلی کارسازی خۆمانە دروست بکەین بەڵام جورئەتی ئەوێ دیقەتی ئەوێ هەماهەنگی و کاری هاوبەش و هەرۆزی هەموو لایەکەوە وەکوتم بە تەنها کەسێک ئیترم کارانە ناکرێت هیوادارم بتوانین ئەمانە بکەین گەر ئەمانەمان کرد یانی کەم هەر سکۆجۆڵەکەی بۆ دابنین ئیتارە ئامەکەی بۆ دابنین بەردی بناغەکەی دابنین ئێمە لەسەر ڕێگە ڕاستەکەین دەگەر کەسێکی تر هەیە پێ وایە ئەم ڕێگانەی ئێمە ئەم دیبێت و مناقەشات و منازەڕاتی کە ئیکەن ئەم کۆنفرانسانە کە غەڵەتین سوپاسی هەموو لایەکەم هاوکارمان بن من لێش وتم بەو پەڕی تەواضوعەوە نەک هەر پرۆژەمان بدەنێ کاکەون ئامۆژگاری مان بکەن ڕێنمایی مان بکەن کارێک نییە بۆ کەسێک و بۆ وەزیرێک و بۆ 4 ساڵ و بۆ کابینەیەک کارێکە بۆ مستەقبەلی نیشتیمانەکەمان نیشتیمان لە ڕوئیای منەوە بەم شۆرە دروستەکرێ بە شعر و بەیت و بالۆرە دروست ناکرێن نیشتیمان سازی ئەرکێوێ خەباتێوێ دیقەتێوێ کەرەستەی ئەوێ دڵسۆزی ئەوێ وەرن بابیکەن لەخوا بەزیابێ لە ناو وڵاتی خۆمانەی نیشتیمانی خۆمانمانێت چوارچێوەی قانونی دستوری خۆمانمانەیە لە هەرێمی کوردستانە ساڵانی ڕابردوو نییە دەستمان بگرن ئەوەی کە نایکەین لە کەم تەرخەمی خۆمانە نایکەین من دڵنیام ئەتوانین زۆر شت بکەین ئەتوانین زۆر شت بکەن و پێشمانەکەی بیکەین ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمان لەگەڵ ئەو پەیامانە ئێنێرین لەگەڵ ئەو مەسجانەی کە ئێنێرین لەگەڵ ئەو کۆمنتانەی کە ئینووسین لەگەڵ ئەو ناوانەی کە بۆ من دێ بۆ ئێوە بەڕێز دێ ئێستا دوای ئەم کۆبوونەوە دوای ئەم دیبەیتە جەنابتان متابعە بکەن بزان چەند مەقالە لەسەر زەڕوتی ئەم دیبەیتە نانووسە هیچ نانووسی من خۆم هیچم نەبینیوە
کۆمەنەتی ئەکادیمی ئێمە پێویستە باشتر بێتە مەیدان بۆ مستقبلی وڵاتەکەی خۆوانەوە کوتم ئەگەر هەروە لەناو هۆڵە داخراوەکانە دیبێت تێ بکەین و بڕۆین و چەپنانێ بخۆین و برێک و خواردنێک و ناگەین بە نەتیجە ئەما بێ ڕەنگانەوەی هەبێت ناو کۆمەلگای ئێمە ئەبێ قوڵ بکرێتەوە کۆنسپتانە شۆڕ بکرێتەوە بۆ خەڵک بڕاتە ناو خانە سەرەتایەکانی کۆمەلگای ئێمەوە بۆی خۆمانی بۆ ئامادە بکەین و خەواتی بۆ بکەین هێزێک هەبێ دەعممان بکات دەفعمان بکە پارێزگاریمان لێ بکە من وتم ریفۆرم لە هەموو دنیا لە ماڵەکەی خۆتە کە ریفۆرمەکەی ئیشکالە بۆ دروستە قەنەفەکە بگۆڕی بۆ شوێنێکی تر نۆیزە دروستە بێ لای یەکەم ئەم ریفۆرمانە گەورەن استراتیژین تۆ لایەن یەکەم 50 ساڵ خەڵک بەم ترادیسیۆنە ڕاهاتوو بەم تەقلیدە ڕاهاتوو تو خەبەرێکەکەیتەوە لێک ناکە ڕەنگە ڕابچۆنەکە خراپ دەست لێ بۆ شوێنێ هەلای کەمیانێک ئاهی تەسویری شتەکە بکەین بەڵام ئەگەر ئامادەمان کرد بەهێز بین نەترسین لەوەی وە خەڵکە مصلح و چاکەخوازەی خۆمان ڕازگۆمین لەگەڵ پەیامەکانمان توانی بیکەین وەکوتم بۆ مستقبلی وڵاتی خۆمانە نەشیکەین بەدەستی خۆمان مستقبلی وڵاتی خۆمان و وێرانەکەین ساڵانە ڕێژێکی زۆر لە قوتابی خوێندکارانە کە حەقی خۆیانە داواکان تا سەر ئێسقان بەڕوازان فرسەتی کاریان هەبێ یانی چی بخوێن و فرسەتی کاری نەبێ وا گریبان حکومت ناتوانێت بیکە بەڵام حکومت دەتوانین هاوکار بین پەرە بە کەرتی تایبەت بدرێ کەرتی تایبەت مەسئولیەتی قانونی بخرێتە ئەستۆ فرسەتیان بۆ بڕەخسێنرێ ئەمان ئەوە لە مەسەلەی باسم کرد لەوێتم زانکۆکان ئێمە لە ڕووی ئاراستەکردنەوە بە منطق و لۆجیکی فەوجی عەسکەر نەسریە دێنێ نزیکی 600 ملیۆن دلار خوشک و برابەڕێزەکانم 600 ملیۆن دلار نەسرێ و تێچووی زانکۆکانی هەرێمی کوردستانە لە لێەوە پرسم 600 ملیۆن دلار ئەگەر بتوانین ئاراستەکەی بگۆڕین ئارسی تەمیلەکە بگۆڕین بین بە قوتابی خوێندکار خۆی چی دەرەچێت لە وڵاتە کەس گرەی لە کواڵەتی ئەمێنێ و کاتە من لەم دەنگا تەنهام وەزارەت تەنهایە بەڕاستی دەوەرن کاکە با بە یەکەوە بیکەین ئەگەر غەڵەتیشە ڕویاکەمان ڕاستمان بکەنە با بڕۆین سەر نەماوەتە ئیلا هەر ئەم سیناریۆ ڕاستە و دروستە ئێمە نووسیمانێ وەڵێن با دیبیت بکەین ئەم جۆرە ڕیفۆرمانەوە ئەم جۆرە کێشە و ئاریش و ئاڵنگارە پێویستە لە کۆمەلگای ئێمە دیبیت دروست بکە مناقەشات دروست بکە گفتوگۆ دروست بکە ئێمە ئەوەی بین هەتا ئێستا چەند جا قسەمان کرد ئێمە ڕووکردنە ئەشکەوتەکە بین دەنگی خۆمانە بێسینەوە دەنگی تر نایە هاوکاریمان بکە بۆیە هیوادارم لە کۆتایی ئەگەر خی گەورە فرسەتیدا چی سەردەمی ئێمە چی سەردەمەکانی داهاتوو بتوانین وڵاتەکەمان لەم کێشە و ئاریش و ئاڵنگارێنە نەجات بدەین بە جوهدی زانکۆ باشەکانی وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە جوهدی ڕێکخراوە باشەکانی وەکو ڕێکخراوی بیرناس و ڕێکخراوەکانی تری کۆمەلگای مەدەنی ناوەندەکە میدیایەکانمان کۆمەلگاکەمان شەریحە جیاوازەکانی ئەم وڵاتە بتوانین کارێک بکەین کە خوێندن و ئاکامەکانی خوێندن لەو مەترسیانە دەرباس بکەین و دوور بخەینەوە کە هەمومان هەستی پێ دەکەین هەموو ماڵێکی ئەم کوردستانە لایکەم لە سەتا هەفتای ڕەبتێکی ڕاستەخۆی بە خوێندنی باڵا خوێندنەوە هەیە لە ڕێگەی مناڵەکەیەوە هەموو دایکە و باوکی ئەم وڵاتە حەقێتی نیگەران بێ حەقیشێتی لە ئێمە بپرسێ بەرەو کوێ مناڵەکانم چی لێەکەن 4 ساڵێتە لای تۆ بۆ کوێ نێریت دوای چی بکە ئەگەر قەرار بێ لە پێش 4 ساڵەکە و دوای 4 ساڵەکار هەمان تەسەوور دروست بیانان هەمان ئەنگێزە لە ئینسانان دروستکە جارێک لە ئەمەی دروستکە ئەیخۆ نەڕابخوێنە باشترە بەڵام ئەرکی ئێمەیە وەکو حکوومەت ئەرکی ئێمە وەکو ناوەندە ئەکادیمیەکان و وەزارەتی خوێندنەوە وەکو هەموو وەزارەتەکانی تر ئەو باڵدارەی ناوی ریفۆرمە بە یەک باڵ نافرێت ئەبێ پڕ و باڵی ترمان لەگەڵ بێ بۆی ئەم پەلەوەرە بفرێ بۆی بگاتە شوێنێکی تر ئەگەر هەر چاوەڕێ بین لەم وەزارەتا بکرێن ئەم وەزارەتە ئەوەندە پێکراوە ئەوەی ئیشاڵە تەقیم لە لای خەڵکە بەڵام تەقسیرمان نەکردووە دڵنیاشم ڕەنگە بە پۆینتات ئومێدی خۆمان جێبەجێ کردبێ نەگەشتە ڕقەمێک بە پۆینت ڕەنگە وەک نەهاری بەهاری درێژ و پاییزی کورد ئەمەلگەلێک و درێژ ئەمەلکەمێک و قەسیر زۆر سپاسدانەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ ئەو خاڵانەی کە باسی لێوە کرد و هەروەها کۆتایی بابەتەکەی بە چەند ڕاستپاردەیەک و چەند ئومێدێک باس کرد کە ئینشاڵڵا لە داهاتووە کارەکان هەوڵەکان چڕپڕەکرێنەوە لە پێناوی ئەوەیە ئامادەبوانی بەڕێز هەروەها بینەرانی دیداری زانکۆ و بازاڕی کار زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستاکە بەردەوامن لەگەڵمانە بە ناوی ڕێکخراوی بیرناس و هەروەها زانکۆی گەشەپێدانی مرۆییەوە زۆر سپاستی هەموو ئامادەبوانی بەڕێزەکەین بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەروەها بەڕێزان پارێزگاری سلێمانی کاک دکتۆر پۆڵا خانەخا کە ئێرەی بەجێهێشت هەروەها بەڕێزان کاک زاگرۆس فەتاح بریکاری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز کاک عەلی عوسمان
بریکاری وەزیری پیشەسازی و بازرگانی هەروەها بەڕێز کاک دکتۆر عیززەت سابر وەکو ئەکادیمیە وەکو سیاسێکی متەقاعد هەرچەندە ماشەڵڵا هەر بەردەوامە لە پرۆسەکەیە مەبەستم لە متەقاعد لەمە وەزیفە پەرلەمانیەکەیە نانا مەبەستم جزئێکی تقاعد يعني بير نانا من ئێستاش خۆ بەخشم لە زانکۆی سلێمانی دەستت خۆش بێ و لەش ساڵی هەروەها سپاس بۆ کاک دکتۆر ئامانج ڕاوێژکاری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز کاک دکتۆر مەریوان خاوەنی سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی زۆر سپاسانەکەین داوا لە هەموو ئامادەبوانی بەڕێزەکەین هەمویان ئەوەی کە تا ئێستاکە بەردەوامن لەگەڵمانان ئەڕۆین بۆ کافتریای زانکۆ بۆ نیوەڕۆخوان زۆر سپاسانەکەین بۆ بە ناوی ڕێکخراوی بیرناسە و زانکۆی گەشەپێدانی مرۆییەوە لە داهاتوویەکی زۆر نزیکدا ئەو قسانێکە تاوەکو ئێستاکە کراون لە شێوازە راپۆرتێکە کۆیەکەینەوە ئاڕاستەی وەزارەتی خوێندنی باڵایەکەین کە گفتوگۆکان لە ڕوانگەی ناوەندێکی ئەکادمیەوە ئاڕاستەی وەزارەتەکانی ترەکرێت زۆر سپاسانەکەین و ئینشاءڵڵا ئەم بابەتانە بەردەوامە بن